بینەرانی عزیزمان سڵاوتان لێبێت ئەمڕۆ لەگەڵ هاوکارم ئاکام لە گەرمیانی بە بۆنەی یادی 37 ساڵەی ئەنفالکردن و جینۆسایدی گەرمیان بەرنامەیەکی تایبەتمانە بێت ئەمڕۆ لەسەر قسەکردن لەسەر ئەو یادە هەروەها لەسەر بەڕێوەچوونی مەراسیمەکانی ئەمڕۆ و ئەو کار و چالاکیانەی کە ئەم ساڵ دەڕۆژ تەرخان کراوە بۆ یادی ئەنفال لە گەرمیان قسە باسەکەین لەسەر ئەو یادە بەڵام ئاکام حەزەکەم باسی ئەوە بکەم یعنی جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ئەمانەوێ باز لەو چیرۆکە سەرکەوتنانە بکەین لە ناو کەسوکاری ئەنفال لە ناو تاقانەکانی ئەنفال لە ناو ئەو کەسانەی کە لە ئەنفالە ماوێتەوە قسە باسەکەین و جیاوازە بێت لە ساڵانی ڕابردوو کە تەنها باسی ئەو یاد و باسی چیرۆکەکە بکەین. بەدڵنیایی کۆسار بەیانیت باش وەک خۆت باست کرد ئێمە پرۆگرامی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە 37 ساڵیادی ئەنفال. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو پرۆگرامی ئێمەش لە ڕووی ناوەڕۆک و بابەتەوە جیاوازی هەیە کۆسار وەک باست کرد. ئێمە چەندین کەسمانەیە یان چەندین کارەکتەری جوانمانەیە لە ناو ئەنفالە تاقانەیە بەڵام لە ئێستادا چەندین دەستکەوت و داهێنا لە بوارە جیاوازەکانە بەدەستێنا و جێدەستی لە ناو کۆمەڵگایە دیارە. زۆر ڕاستە ئەمڕۆ بۆ بەشی یەکەمی بەرنامەکەمان میوانداری سێ کەسی عزیزمان کردووە کە لە سێ پۆزیشن یاخۆ لە سێ بەشی جیاوازە خزمەتەکەن ئەوانیش کاک جەبار شەید محەممەد سەرۆکی کۆمەڵەی بەڕێوەبەری گشتی ئەنفالکراوانی گەرمیان هەروە کاک ئەکرەم سەرۆکی کۆمەڵی ڕێکخراوی داکۆکیکردن لە پرسی ئەنفال و هەروە دکتۆر ئومێد مامۆستای زانکۆی گەرمیان و هەروەها لێپسراوی سەنتەری توێژینەوەی زانکۆی گەرمیانە کە کۆمەڵە قسە و باس و گفتوگۆوەکەین. سەرەتا چمە لای کاک جەبار. کاک جەبار بەیانیت باش و سڵاوت لێبێ. سپاس. ژیان باش. پێم خۆشە یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەین کە ئەمڕۆ یادەکە چۆن بەڕێوەچێ و ئەو ئامادەکاریانەی کە کراون ئەمڕۆ چین؟ بەڵێ سەرەتا درود بە ڕۆحی پاکی سێتم شەیدانی ئەنفالکراون سەربەرزی بۆ کەس و کارەکانیان و سوپاسی کەناڵەکەتان دەکەین کە هەردەم جگە لە چواردەی چوار کاری خۆیان کردووە پەریان گرنگیان داوە بە تاوانی ئەنفال. سەرەتا بە ئەم یادە هەفتە یادە سەرەتا لە گوندەکانەوەکەوە ئەنفال تیا کراوە لێوە دەستمان پێ کردە. ئەم یادە هەفتەیەکە کاری هوەری تایە شعری تایە پەخشانی تایە ئیتر پێشانگەشی تایە. بەڵێ کاک جەبار وەک خۆت باست کرد کە چەندین چالاکی لەخۆگرێت کەواتە من ئەمێ بزانم جیاواز لە چاو ساڵانی ڕابردوو چ بۆنەیە چ چالاکێکی دیاریکراوەیە کە ئەم ساڵ لە 37مین ساڵیادی ئەنفالە خۆی مایژەکرێت پیشانە درێ. بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتیمان هەماهەنگیمان لەگەڵ هەمانە ئەوەی خۆشبەختانە هەنێ چالاکی هەیە ڕاستەوخۆ کەسوکاری ئەنفال خۆیان سەرپەشتی دەکەن خۆیان پێ هەڵدەسن وەکو دیدار و پێشانگا و ئەو شتانەی لە گوندەکان کە خۆیان کردویانە پێڵەن دیاربەندی خۆیان لەوێ ساڵانە یادەکانەکەن و خۆشبەختانە ئیمساڵ خۆیان سەربەخۆ هەڵساون ئەوشیان کردو. ینی ئەم ساڵ ئێوە وەکو بەڕێوەبەراتێکە هیچ کار و چالاکیەکتانە بە هاوبەشیە لەگەڵ کەسوکار بەڵێ هاوبەشیە و ئێمەش کار و چالاکیمانەی بەخش. باچینە لای کاک ئەکرەم. کاک ئەکرەم سڵاو لێبێ. سڵاو سەرچاو سوپاس. سپاس بۆ ئامادەبوونت وەکو ڕێکخراوی داکۆکاردن لە مافی ئەنفالکراوان تا ئێستا ئەو کار و بەرنامەی کە هەتان بۆ چی بوو ینی ئەم ڕێکخراوە ئیش و کارەکانی چییە کاریکە؟ درود بۆ ڕۆحی ئازیزانمان سڵاو بۆ گۆڕنا دیار بۆ سەرجەم بۆ هەموو سەربەرزی بە کەسوکارەکانیان لە ڕاستیان لە سەربەندی ساڵیادی 37 ساڵە ئێمە کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال و لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە تایبەت بە پرسی داکۆکیکردن لە کەسوکاری ئەنفالکراوەکان ئەگەر چی ساڵانی ڕابردوو داکۆکی ئێمە و داواکاری و داخوازی کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان دروستکردنی با بڵێن خانوو با بڵێن دابینکردنی بژێوی و موچەیەکی شایستە بوو بێ ئێستا داواکاریەکان خۆی سەرکێشەیە بۆ بە جینۆساید ناساندنی ئەم پرسا داوای لێبوردنی حکوومەتی عێراق پرسی ئەنفال و قۆناغەکانی ئەنفال بچێتە مەنهەجی خوێندنەوە و
قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری ئەنفالکراوەکان جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکان ئەمە داخوازی و داواکاریە. باش ئەی چیتان کردو بۆ داخوازی و داواکاریە یعنی لە ڕاستی ئەم ساڵی ژینۆسایدەکان ئەم ساتە کە من تۆ قساکەین و ئەمڕۆ وتاری کەسوکاری ئەنفالکراوەکان و ڕێکخراوەکانی بواری جینۆساید پێشکەشەکرێ لە ڕاستیدا دوو لە داواکاری و داخوازیەکانمانی تێدا نیە بابەتی دروستکردنی مۆنۆمنت کە ئەمە یەکێکە لە داخوازیە سەرەکیەکانی کەسوکاری ئەنفالکراوەکان و خۆشبەختانە ئەمڕۆ بەردی بناغی دانرێ دەرە ئەنجامی پێداگیری ڕێکخراوەکانی بواری جینۆساید و هەموو ئەو کەسە بەڕێزانەیە کە پێداگیریان لەسەر ئەم بابەتە کردووە دەست چەپم برای بەڕێزم لە بەڕێوەبایەتی شەهیدان و بەڕێز کاکتۆمێت کە سنتەری جینۆسایدە لە زانکۆی گەرمیان بابەتی مۆنۆمنت بەلای هەمومانەوە گرنگە ئەمڕۆ کۆتایی بە چاوەڕوانێکی ئێمە دێ لە بابەتی دروستکردنی مۆنۆمنت و دوای چارەسەرکردنی پرسی زەوی زیندانیان ئەمە دوو خاڵەکە ئەمساڵ چوونەتە قۆناغی ئومێ دەکەین ساڵی داهاتوو ساڵی بەدیهاتنی بەشێک لە داواکاری و داخوازی کەسوکاری ئەنفالکراوەکان بێت کە بەدی نهاتوون لە ڕاستیدا. کاگەکرم وەکو سەرۆکی کۆمەڵی داکۆچی لە ئەنفال پەیوەندی و هەماژیتان لەگەڵ ڕێکخراوەکانی تراسۆنە یاخو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە چۆنە بۆ داکۆچیکردن لە پرسی ئەنفال؟ لە ڕاستیدا خاڵێکی هاوبەش کە داکۆکی لە پرسی ئەنفال ئێمەی ڕێکخراوەکان لە بواری جینۆساید لە گەرمیان ئەو پەڕی جیاواز لە هەموو سنوورەکانی ئێمە لە هەیمەنەی هیچ سنوورێک کەم ناکەینەوە هەماهنگگیەکی باشەیە لەگەڵ بەڕێز ئیدارەی گەرمیان بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کە بەڕێزیان لەژێر چاودێری بەڕێزیانە ئەم چالاکی ئەم ساڵیادە بەڕێواچێ و لەگەڵ بەڕێوەبایەتی گشتی شەهیدان دیسان هەماهنگگیەکی باش و یەک تێگەشتێکی باشەیە. خاڵی هاوبەش کە خاڵی داکۆکی لە پرسی ئەنفال خاڵی کۆکەرەوەی ڕێکخراوەکان و کەسوکاری ئەنفالکراوەکانە ئێمە لە ڕاستیدا ئەم ساڵیش کە یادەکە کراوەتەوە خۆشبەختانە یادەکە چۆتە گوندەکان ئێمە لە پرۆژەیەکی کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال لە یاداشتێکشتا ئاراستەی هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێم و ڕای گشتیمان کردووە شەرەف و شانازیە بۆ هەر یەکێ لە سەرۆکایەتەکان یاخود بۆ ڕای گشتی کە خاوەنددارێتی و سپۆنسەری پرۆژەی دروستکردنی دیواربند لە هەموو گوندەکانە بکە کە پرۆژەکەی ئێمە بە بەبەستی دروستکردنی دیواربندە لە دەواازەی هەموو گوندێک و ناوی سەرجەم شەیدان و ئەنفالکراوی تیا بنووسێتەوە و عفوم کە ئەمە تاوکەم بگەێنم بە ئەندازەی دروستکردی بە ئەندازەی ژمارەی شەیدەکان نەمان بنێژرێت دیسان ئاوردانەوەی لە ژینگە و گەڕانەوەی سروشتە جوانەکەی گوندەکانە بۆ گوندە خاپور و وێرانەکانی گەرمیان و گوندەکانی دیکە. بەڵێ ئەم پرۆژەیە بە کوێ گەیشتووە کاگەکەم لە هاوکارتانە لە جێبەجێکردنی پرۆژەکە بە شێوەیەکی گشتی کێ عفوو پرۆژەکە بە کوێ گەیشتووە چی هاوکارتانە لە جێبەجێ؟ لە ڕاستیدا ئێمە لەم سەروبەندی ساڵیادا ئەلانمان کردووە لە مانگی سیا ئامادەمان کردووە پرۆژەکە خۆی بینێتەوە لە دوو بابەت دروستکردنی دیواربند لە دەواازەی هەر گوندێک وەکو ناسنامە و پرزگەی هەموو گوندێ دوو بە ئەندازەی ژمارەی شەیدەکانی و ئەنفالکراوانی ئەو گوندە نەمان بنێژرێ تا ئێستاکە نە حکوومەت نەسێ سەرۆکایەتەکان هیچ کەسولایەک و حزبێک و هیچ باوڵێن کەسێکی خاوەن سەرمایە کە باوەڕی بە پرسی ئەنفال هەبێ خاوەنددارێتی سپۆنسەریان بابەتی نەکرێ ئومێ دەکەین ئەم ساڵیادە و ئەم بەرنامە بێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە خاوەنددارێتی ئەم یادە بکەن خاوەنددارێتی ئەم پرۆژەیە بکەن بەمە هەنگاوێکی باشە چینە پێشەوە ئینشاءالله. باش دکتۆر لەگەڵ بەڕۆبەری گشتێکە قسەمان کرد و لەگەڵ سەرۆکی ڕێکخراوێکیشا قسەمان کرد چەند ڕۆژێکە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات کە ڕۆژانە بابەتمان هەیە و ڕۆژانە بەرنامەمان هەیە لەسەر ئەنفال و لەسەر جینۆساید و لەسەر ئەو تاوانانەی کە بەرامبەر دەرحەق بە گەلی کورد کراون. ئێستا ئەوەی کە گرنگە لەم سەردەمەیە سەردەمی زانست و ئەکادیمی و سنتەری لێکۆڵینەوە و بەحسە نیشتیمانی و ئەو بەحسانن کە تەقدیمەکرێ یاخود ئەو بەحساننەوە و لێکۆڵینەوەوانن کە لەسەر ئەنفالەکرێن. ئەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم جەنابەت وەکو لێپسراوی وەکو بەڕێوەبەری سنتەری جینۆساید لە زانکۆی گەرمیان ئێمە تا ئێستا بۆچی نەمانتوانیوە سنتەرێکی نیشتیمانی ئەنفال و جینۆساید هەبێ ینی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە جەنابە وەکو پسپۆڕێک وەکو مامۆسایەک؟ بەیانیتان باش سێڵەز و نەوازدانوێنین بۆ گیانی پاکی ئەنفال کراوان دوود بۆ گیانی پاکیان تەمەند درێژی و بەختەوەری بۆ کەسوکارێک. هەڵبەت لەم ڕۆژە تاڵە کە چواردەی چوارە هەمومان لە مەزاگەی دێبنە کۆبوونێتەوە
بووە هاوخەمی و هاوسۆزی و هاوشیوەنی کەسوکاری ئەنفال کراوان. ئێمە وەکو سنتەری جینۆسایدی زانکۆی گەرمیان پاش چەند ساڵێک هەوڵ و ماندوو بوون ئەم سنتەرە هاتە بەرهەم لە هەفتەی 1/2024 واتە ساڵێک و 3 مانگ ئێستا تەمەنی ئەم سنتەرەیە. لە پاڵ ئەوە ئێمە لە 6 زانکۆیکە سنتەری جینۆسایدمانەیە و ئێمە وزارەتێکمانەیە کە کاک جەبار خودی خۆی لێرەیە بە ڕێوبەراتی گشتی لە هەموو با بڵێن ئیدارەکان و پارێزگاکانەیە و وزارەتی شەیدان و ئەنفال کراوانە. ئەم هەموو سنتەر و باوەبەرایەتی گشتی و ڕێکخراوانە هەمومان کۆ ئەەکەیتەوە لە چوارچێوەی یەک چەمک کە خزمەتکردنە بە کەیسی یا بە پرسی ئەنفال و شەید کراوە. لەگەڵ ئەوەش ئێمە بە پاشمان زانیوە ببینە بەشێک ببینە لقێک بەیان با بڵێن لە سنتەرێکی نیشتیمانی لە ئاستی هەرێمی کوردستان. بەداخەوە ئێمە ئەو سنتەرەمان نییە، ئەو با بڵێن شوێنەمان نییە، ئەو پۆستشنەمان نییە، ئەو ناوەندە ئەو سنتەرە زۆر گرنگە بۆی هەڵدراوە دکتۆر بۆ بنیادنانی ئەو سنتەرە؟ هیچ هەوڵێک نێنراوە، هیچ نەکراوە. هۆکارەکەی چییە؟ باشترین پرۆژە من ئەمە لە چەندین ساڵە وەکو چالاکوانێک وەکو خزمەتکارێکی کە سوکای ئەنفال کراون و شەیدان چونکە بست بە بستی ئەم کوردستانە هەمووی خاوەنی ئەنفال و شەیدە، کەس بێبەش نییە لە کەس نییە قوربانی نەدابێ. ئێمە ئەڵێن ئەم سنتەرە بۆی دابمەزێ. ئێستا من وەکو زانکۆی گەرمیان کۆمەڵە چالاکیەکەم کاک ئەەکەم کۆمەڵک هەوڵەیە کاک جەبار وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئەمانە هەمووی هەوڵی تاکە کەسیە هەوڵی بەڕێوەبەرایەتیە گرنگە هەماهەنگی بکرێت کۆنتاکتێکە بێ بۆی ئەم هەوڵانەمووی کۆ بکرێتەوە یەک بخرێ. مەبەستم لەمە چییە بەڕێزان؟ پشتی ئەم خەلفێتی باگراوندی پشتی ئەم یەخستنە چییە؟ ئێمە بتوانین ئەم پرسانە یەک ببینە ئاستی نێودەوڵەتی ببینێ دادگای لە های ببینێ نەتەوە یەکگرتوەکان بتوانین ئەو بابەت و توێژینەوەی کە بەوەستان باستان لەکرد. ئێستا ئێمە بە دەیان زمان لە کوردستانە توێژینەوەمانەیە، دەیان ئەکادیمیمانەیە لە گەرمیان لە سلێمانی لە هەموو شارەکان لە دەروی وڵات. ئێمە مەسئولی سنتەرەکانمانێ لە ئەوروپا لە چەندین وڵات هەمانە. ئێمە ئەمە یەخێن بۆی لینکی پەیوەندی دروستکەین بتوان ئەم کەیسە ئەم پرسە ببینە ئاستی نێودەوڵەتی. بەڕێزان تا ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمەی کورد بە درێژای مێژوو ئەنفالەکەین ڕائەگوێزین بە عەرەب ئەکرێن. هەموو ساڵێکی دکتۆر یادیەکەینەوە یادی ئەکەینەوە. ئەم ناتوانین بجوڵین. بەڵێ ئەمە تا چەند گرێگە ئێمە لەم پرسەیە یەک بین. هەماهەنگی هەبێت لە نێوان دام و دەستگاکان بێ ڕێکخراوەکان بێ یاخود ناوەندە ئەکادیمیەکان. دکتۆر ئێمە ماتریالیشمان زۆرە. بەڵێ چەندین بەدەیان بابەتی چیرۆکی ناخەژێنمانەیە لە ناو ئەنفالە. ئەمە چۆن یەک بخرێت ئەم هەوڵانە؟ بەڵێ ئێمە لێرەوە لە ڕێگەی هەموو لایەک بەبێ جیاواز کەناڵەکانی ڕاگەاندن تۆڕە کۆمەڵایەتەکان ماڵپەڕەکان زۆر گرنگن. ئێوە عەقڵی جیهانن ئەمۆ تەکنەلۆجیای زانیاری و جیهانگی ئەوە بە ماڵی بەسەر هەموو جیهانە کێشاوە. ئەمە واکە بابێن ئێمە وەکو باگراوەندی ئەم ئیشە چی بکەین؟ هەوڵەکانمان یەخێن لە ڕێگەی جەنابتانەوە بیگەێنین بە وڵاتانی دەرەوە بگەین بە ئاستی نێودەوڵەتی هاوشەوەی هۆلۆکۆست، هاوشەوەی ڕواندا، هاوشەوەی ئەرمەنەکان، هاوشەوەی نامکوێ هەتا کۆتایی ئەم هەوڵانەی یەخێن و لە پاڵ ئەوە بتوانین سنتەیەکی نیشتیمانی لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە وەزارەتی شەیدان بێ پەیوەست بە وزارەتەکانی تر خوێندی باڵا پەروەدا ئەمە زۆر گرنگە ئەبێت ئەم هەوڵانی یەخین بۆی بتوانین پێکەوە ئەم کار و چالاکی و بیرۆکە و کتێب و بەرهەم و دەیان شتمانەیە. لەگەڵەوەش کاکێکیان ئێمە ئەم بەغەزانە موما ساڵانە ڕۆکەینە نورگە سەلمان و تەل شێخ و ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە هەن بەخاسی نێنانەوەیان کەم تەرخەمی ڕاستە پرۆسەکە زۆری ئەوێ کاکە ئەمە پرۆسەیەکی نیشتیمانیە ببورن. ئێمە ئەگەر
هەڵەبجە ئیشی دۆکۆمنتاریمان هەبووە لەلایەن وڵاتی ئێران و ڕۆژنامە نووسەکان ئێستا هەڵەبجە چۆن کەیسێکی دووەلیە لە ئاستی نێودەوڵەتی و بە هەمان شێوە ئێمە دەیان بەڵگەنامەمان لایە ئێستا برای بەڕست و خۆشەویستم کاک دکتۆر یادگا عەلی مەحموود بابەتێکی لەسەر ئەو بابەتە لە ئاستی نێودەوڵەتی چی کراوە لەسەر هەڵەبجە بەڵام ئەنفال ئێمە دۆکومنتێکی تەواومان لە بەردەستانیە تەنها نوێگەسەرمان و بە کۆمەڵەکانمان لە بەردەستە ئەگەر ئەویش وا بچێت کە سوکای ئەنفال بمرن بنێژێن سمپڵان لێوە نەگیرێت و کە سوکایان نەگەڕێتەوە ون ئەبێ ئەم کەیسە بەروکاڵبوونەوە دکتۆر با لێرە ڕات بگەم بێمە بەلای کاک جەبار هەنێک لە قسەکانە ڕێک ڕاستەخۆ پەیوەندی بە بەڕێوەبەرایەتێک و بە وەزارەتەکەی بە هەمووشمانەوە ئەوە هیچ بە هەموومانەوە بەڵام چۆنەڵی لایەنە معنی و سەرێکیەکە ئەمانە جۆ لە قسەکانی دکتۆر ئومێد بوو کاک جەبار بۆ تا ئێستا ینی ئەم هەنگاوانەتان هەڵ نەهێنا وەکو بەڕێوەبەرایەتەکەتان بێ وەکو وەزارەت بێ ینی ئێمە هەرچێکە بێت ئەبێ ڕوومان لە حکوومەتە ینی بەڕاستی کە داوای شتێکەکەینە سەوەی کە دکتۆر ئومێد باسیەکە ئەگەر باشترین توێژینەوە بێنی لەسەر ئەنفال کرێ کە وەزارەتەکەی بەڕێستان و کە حکوومەت نێتە پێشەوە توێژینەوە لەواچە تەپوتۆز لەسەری بنیشێت و دوای نەتوانین لاپەڕەکانیشی هەڵبیت ینی هۆکاری ئەوەی کە ئەگەر کەم تەرخەمیەک هەبێ ئەگەر ئەوەی کە تا ئێستا ئەو کارانی کە دکتۆر باسی کرد بە ڕێکوپێکی جێبەجێ نەکرابێ هۆکارەکانی چینانی بەڵێ ئێمە لێرە گەورەترین کێشەی ئێمە ئەم تاوانە زۆر گەورەی بە هیچی ئێمە ناتوانین حەقی خۆی پێ بدەین ئەتوانم بڵێن لە توانای ئینسانێتان نییە باشە ئێمە لێرە وەزارەت کاری کردووە مەسەلەن کۆڕی کردووە کۆنفرانسی کردووە بەشداری کۆنفرانسەکانی دەروی کردووە بەڵام من بەش بە حاڵی خۆم کە بەشداری ئەو کۆڕ و کۆنفرانسانم کردووە وا هەستەکەم ئێمە بێکەسین کەس لە پشتمان نییە لە قەزی ئەنفالە یا لە قەزی ئەنفالە بە تایبەتی من وا هەستەکەم هەموو ئەم تاوانەکە کراوە هەموو گیان لی بەرپرسە ینی هەم کامە لی بەرپرسە ئێستا خۆیانە دزنەوە باش ینی بۆ تا ئێستا هەنگاوتان هەڵنێنا بۆی جیهان بێتە سەر ئێمە هەنا کۆسار ئەمە کاک جەبار ئەمە پێویستی بە کۆنفرانسێکی نێودەوڵەتی نییە کە بەڵیت ئێمە بێکەسین ئەمە تاچەند پێویستی بۆیە کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ساز بکرێت کە ئەم پرسە بە نێودەوڵەتی بکرێت ئێمە ئێستا وەزارەت گرێبەستێکی واژۆ کردو لەگەڵ ڕێکخراوێکە لە ئیسپانیا کۆنفرانسێک کرا بەشداری کرا زۆر چاک بوو هەنێ دەنگمان گەیان ئێمە ڕاستی کە وەزارەتیش کاری کردووە یعنی لەوانەیە خۆ دەزانی 4 ساڵ جاری وەزارەتەکە گۆڕێ بەڵام خۆ ئەبێ استراتیجی وەزارەتەکە خۆی هەبێت لەسەر قسەی کاکومێت ئەوتی ئەبێ هەموو یەک خەین باشە ینی ئەبێ ڕێزمە جەنابەت ئەگەر وەزیرێکا دانرا نابێت کارەکەی پێشوو ئەبێ لەسەر کارەکەی پێشوو بڕوە بۆ ناڕوە ینی تایبەت لەم قەزیە لەم کەیسێ لە سەروبەندی پێکەنانی کابینی من ئێمە وەکو برادرانشم لەوانەیە هاوڕابن لەگەڵما لای من هەم ڕۆژێ چواردی چوارە زۆر ئێمە هەوڵمانداوە تەنات لە گەرمیان کۆنفرانسکەین کۆڕ بکەین مەسەلەن فلیمێک دەربکەین زۆر هەوڵمانداوە بۆ نمونە کاگومەتی بەڵگەی دوکانتاری دوو بەڵگەمانێک کاگومێکە ئیزافەتەن بۆ قسەکە جەنابەت ئێمە تاقانەکەی ئەنفالشمان هەیە دەرباز بووی ئەنفالشمانێک کە لە نوگرسەرمان دەرباز بوونە ئێمە خەڵکمان هەیە تقریبەن نزیکەی 140 کەسن بەس خۆیان مامەتەوە ئەوە باشترین بەڵگەیە دکتۆریان جا دەرباز بووەکانیش خۆیان ئەو مەرگیان بە چاوی خۆیان بینیوە کاگەکەم لەوانەیە ئەوە باشتر بزانیانی من بەپێ ئەوەی لەگەڵیان نام ئەزان بەڵام مەسەلەی ئەوە ئێمە ئێستا ئەبێ بە هەمومانەوە ئەرکی شاشانی هەمومانە ڕاگەاندکار حکوومەت ڕێکخراو زانکۆ ئەبێ ئێمە کارێ بکەین بەرنامەیە دابڕێژین کە ئەو هەڵانەی پێشتر کردوانە دووبارە نەبێتەوە و ئەو دەنگش بگەینە دەرۆ باشە بە ئەوەی لەبەرەوەی هەنێ ینی هەنێ داواکاری کەسوکاری ئەنفال هەیە ینی من ڕێزمان ساڵانە دووبارە بوو ئێبێ ئەمە لە ڕێی کۆنفرانسەوە لە ڕێی کەناڵەکانی تر و ئەو داواکاریانە جێوەجێ بکەین باشە تا چۆن هەوڵتان ناوە جێبەجێ بکەن من وەکو بەڕێوەبەرهەتەکەی خۆم ئەوە نووسراوەکان شایەتی ئەوەدا داوای هەموویم کردووە حتا داوای فیلممان کردووە ئێمە ئێستا بەرنامەیەکمان لایە ینی ئەمانوێ گوندێک دروستکەینەوە لە شێوەی گوندە کۆنەکان باشە ئێستا کاگەکەم لە بڕۆ هاتووی گوندەکانەکە ئێستا گوندەکان وەکو خۆی نەماوە هەمووی بۆتە خانی سەب
وەکو شاری لێ هاتووە ئێمە داوامان کردووە هەتا برادێت تاقانش وتی من چەند زەویتانوێت لە گوندەکەم ئەیدەم پێێتە ئەوەیش وەکو بەڵگەیەک ئەمێنێتەوە ئێستا خۆ دەزانی ینی ڕووی گوندەکان نەماوە وەکو گوند نەماوە کاک جەبار وەکو وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان تا چەند گرنگە یاخود بیتان لەوە نەکردوێتەوە فێستیڤاڵێکی فراوان چ دۆکۆمنتاری بێت چ بۆ کورتە فیلم بێ یاخود چ کللتوری بێت چ فەرهەنگی بێ ئەنجامی بن کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە شوناز یاخود ئازار و مەینەتەکانی ئەنفالکراوان بگەێنرێ بە جیانی دەرەوە یاخود لەسەر ئاسی ناوخۆش بێت کاکەگەیان ئەوە ئەبێت زووتر بکرای بەڵام ئەوەی کەوە من دەست بەسکار بمەلو بڕوادەیە کشتیە ئەی ناکرێت بۆ داهات و بیری لێ بکرێتەوە بۆ نمونە ئەگەر مەجانم پێ بدەیت بەڵێ فەرموو ئێمە لە حکوومەت بە دەرخستی بە ئامادەکاری ئێمە هین فیلممان هەیە هین فیستیڤالمان هەیە هین کۆنفرانس هەتا هین دێبیتمانێ هەتا بە ینی کتێب چاپ بکەین تاوەکو ئێستا ئێمە لەو بوارە هەر حەزەکەم ئەوە بڵێم ئێمە 2 نامیلکە و 5 کتێبمان چاپ کرد وەکو بەڕێوەبەرایەتی گشتی خۆی ساڵانە ئەبێ ئێمە هەموو ساڵە بەنامی خۆماندا ڕێژن ئێمە هەموو ساڵە دامان ڕێژاندەوە بەڵام ئێمە ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی یعنی کورداری و هەتەنی کەلەپچە کراوین ئەم قەیراندارەیە هیچی بۆ ئێمە نێشتووە یعنی هیچ ئەوە خۆتان نەزانن بژێوی حساوکە وەسا ئێمە بەڵام هەر نەوەساین مەسەلەن فیلممان تەقدیم کردووە کۆنفرانسی نێودەوڵەتیمان تەقدیم کردووە هەمووی لە لامانە بە بەڵگا ئەگەر بەغانی ڕاستیەکەی من تۆزی خۆتان سەرقاڵ بووم کاگەکرم و کاگومێت دەزاننا هەموو مەهێنە لێرە دامەنا خۆشایە خۆی ئێمە کاک جەبار ئەم شتانە ڕەنگە وەکو میدیاکار وەکو ڕاگەیاندکار ئاگامان لەم شتانە هەبێت و بزانین بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە بۆی ئەم پرسیاران ناکەین بۆی هاوڵاتی و بینەر و کەسوکاری ئەنفالکراوان ئاگاداری بارودۆخ یاخود بەرچاوڕوونێکیانە بێ ئاساییە کاگەکرم ڕێکخراوەکەی جەنابتان تا ئێستا توانیوتانە بە دۆکۆمنت ئەو بابەتانە کۆبکەنەوە کە چەند تاقانەی ئەنفال ماوە چەند کەسوکاری ئەنفال ماوە و ئەو ژمارەی شەهیدانە یاخۆ ژماری ئەنفالکراوان بە دەقیق یعنی من چەندی لە چەندین بەرنامەی ترا کە ئەم پرسیارم کردووە هەتا ئێستا ژمارەیەکی دەقیق نییە ینی لەسەر ئەنفالکراوان لەسەر جینۆسای ینی ئەو وەکو ڕێکخراوی داکۆکیکردن هیچ هەنگاوێکتان لەم هەنگاوانە هەڵهێناوە سپاس لە ڕاستیە پێش وڵامدانەوە داوات لەکەم کاتێکم بیتێ چونکە ئەمە هەڵەگری لە ڕاست فەرمەوە کات بابەتی دیکۆمنتکردن یەکێکە لە ئامانجە گشتی و تایبەتەکانی ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمان کە کۆمەڵی داکۆکی لە پرسیانفال لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە لە 5 ساڵی ڕابردوو کە ڕۆشتوین ڕێنوێنی و ڕێپیشاندەری و چاوساغی کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوەمان کردەوە بۆ نوگلە سەلمان بۆ تۆبزاوا هەوڵمان داوە لە ڕاستیە ئێستا لەبەر نەبوونی شوێن کە ئەمڕۆ بەردی بناغی مۆنومنت دانرێ ئەمە بابەتێکە بەشێکی شتە دیکۆمنتەکان لە بەڕۆبادی شەیدانە ماڵی مریەممانێ لێراکە دەورێکی زۆر باشێنەیە بۆ کۆکردنەوەی هەموو دیکۆمنتەکان بەڵام ئەوانەی کە بەدەست هاتوون بۆ بابەتی پرسیارەکەی بەڕێزت سەبارەت بە پرسی ئەنفال بۆ ژمارەی 1970 لێرەوە حەزەکەم شتێک بڵێم لە ڕاستەیە وەکو ڕێکخراوەکانیش بابەتی 1970 دقیق ئامارێک نییە بڵێن 1970 شەیدێکی زیادە یەکەمە بەڵام پرسی جینۆساید نەبەسراوەتەوە ئەگە 1000 کەس بێ و 10 کەس بێ و 1970 بێ ڕەنگە ئەگەر ئامارێکی ورد بکە لەو ژمارەش زیاتر بێ ئێمە هەیە خۆمە خەڵکەیە لەو گوندە بووە تۆمار نەکراوە ئەم بابەتێکە دێمە سەر دەبێ مەغەدرێک لە تاقانەکان نەکەین وەک برای بەڕێزم کاک جەبار باسی کرد ئێمە 140 تاقانەی ئەنفالمانەیە تاقانەی ئەنفال ئەوانن کە دایک باو خوشک برایەن ئەنفالە ئەم تاقانانە 140 کەسن 93 لە گەرمیانە لە بادینان هەیە لە بادینان لە هەڵەبجایە 140 93 لە گەرمیانە ئەم 93 28 لە ئەکەوێتە قۆناغی سێ بەس لە نەوجول ئەم 93 ئەم 148یان کۆچی دوایان کردووە بەجارێک کە تاقانەیەکی ئەنفال کۆچەکە کەس نامێنێتەوە لە خانەوادە و لە بنەماڵەکە کۆتایی پێدێ شەجەرەکە کۆتایی پێدێ تاقانەکان سەرمایەکی گەوری ئەم نیشتیمانێن دەکرێت حکوومەت وەزارەت لایەنە پەیوەندیدارەکان دەست بم بابەتەوە بگرن تۆ مسلنجت ڕاکێشم بۆ تاقانەیەکی ئەنفال ناوی لە گوندی باشتەپەیە لە ناوچەی داوێ ستابەی ناوە
لە ڕۆژگاری ئەنفالە بۆ خۆی لە دایک بووی 65 65 تەمەنی 25 ساڵەوە و گونجاو ئەو دەما گونجاو بۆ ژیان هاوسەرگیری کە بۆ هەرێکێ لە ئێمە بۆ خۆی سنەتێکی حیاتە تا ئێستاکە هاوسەرگیری نەکرد تەمەنشی تەجاوزی کرد گەشتە 65 ساڵەوە بۆ 70 ساڵەڕە قسە و گفتوگۆی ئەم خوشکە تاقانەی ئێمە لەوەی کە ئامادە نیە بچێتە پرۆسی هاوسەرگیریەوە چی بێ ئەڵێ من ناچمە پرۆسەیەکی هاوسەرگیریوە لە کاتێکدا کە بە پێی شەریعەتی ئیسلام و کورد کە مسلمانین دەبێ مارە ببڕێ ئەڵێ لە پرۆسەیەکی مارەبڕینە ئامادە نیم دانیشم ئەگەر باوکم ئامادە نەبێ کە عرف و عادەتێکی کۆمەڵایەتی و دەبێ واش بێت لە ڕووی یاسایی و لە ڕووی دابوونەریتەوە دایکم حزوری نەبێ باوکم حزوری نەبێ خوشک حزوری نەبێ برا حزوری نەبێ ئەمە قورسە لە ڕاستیە بۆیە تاقانەکانی ئەنفال دەبێ چیرۆکەکانیان بە دیکۆمنت بکرێ دەبێ ئاوڕێکی جدیان لێ بدێتەوە تۆ تەسەورەکەی ئێمە ژنێکەیە ئێستا ئەم ساڵ 4 ساڵە کۆچی دوایی کردووە دارەزینە لە شەغلەنگەرە ئەم ژنە مەبەستمە ئەم چیرۆکە بگەڕ ئەم ژنە خاوەنی دوو کوڕ بوو سالار و جەبار هەردووکی ئەنفال بوو یەکێکیان پێشمەرگە بوو بریندار بوو دوای ئەنفال بوو باشە شەیدە ئێستا ئەم ژنە کە ڕۆژ بۆ عەمرا لە 2009 و 2010 سەعاتی بۆ کڕین بۆیە هێنانەوە کە شەو ئەخەوت سێ جێگای ڕاخست یەک کەس لە یەک ماڵاژێ سێ جێگای ڕاخست ئەمەم لێرە ئەمە بۆ سالار ئەمە بۆ جەبار مەسەرەن لە ماڵە سێ کورسی دانا بەڵام یەک کەسە ژیە بەیان کە هەڵەسا بۆ قاوڵتی سێ ئێرکەیە کوڵان سێ پەرداخچای تێ کرد ژیان لەو ماڵە یەک کەس بوو بەڵام کەرەستە و پێداویستی مرۆڤەکان لەو خێزانە سێ کەسی بووە ئەمانە و هەزار چیرۆکی سەدان چیرۆکی لەو بابەتەمانێ ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە وەکو ڕێکخراوەکان پێم خۆش ئەمە بکەم وەکو دوا قسەم و بزاد وەکو کۆمەڵی داکۆکی لە پرسیێنفال لە چاوەڕوانی لە دایکبوونی کابینەی دەیەمی حکوومەتین دەمانەوەی خە بە حکوومەت بگرین لە ڕاستیایە خە بە پەرلەمانی کوردستان بگرین وەک چۆن لە سەروبەندی هەڵبژاردنەکانە بابەتی ئاوردانەوە و کارکردن لەسەر پرسی ئەنفال وێردی سەر زمانە و مانشێتی فراکسیۆنەکانە بۆ خۆشمان گومانمان نییە لەوەی کە نێنە پێشەوە چونکە هیچ هێز و لایەنێک ناتوانێت بەربەست و بەرهەڵگستی لە بەردەم خواست و داواکاری کە سوکاری ئەنفالکراوەکانە بێ ئێمە ئومێد دەکەین لە دایکبوونی ئەم حکوومەتە ئێمە کە ئەچینە پەرلەمانەوە چین یەخە بە حکوومەتەگرین و وەزارەتی پەیوەندیدارمانەیە بتوانین بەشێک لە نەهامەتی و بەشێک لە ئاوات و ئامانجە بەدیناتۆکانمان بەدی بهێنین انشاءالله باش وەکو سنتەری جینۆسایدی جانکۆی گەرمیان بۆ داهاتوو هیچتان بەدەسەوەیە بۆ نمونە کۆنفرانسێکی نێودەوڵەتی یاخود کۆنفرانسێک بێت بە بەشداری سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان بێت زانکۆکانی عێراق بێت یاخود زانکۆکانی دەرەوەی عێراقیش دەرەوەی هەرێمیش بانکێش بکرێت ئەگەر لە ئێستاشانە بێت لە داهاتوە پلانی واتان لە بەردەسە ئێمە تەمەنی سنتەرەکەمان زۆر کورتە بەڵێ لەم دوو ساڵە ساڵی ڕابردوو دیداری ئەنفالمان ئەنجامدا دوو ڕۆژ بوو بەڵێ وەکو ناوخۆیی باشە چالاکی ناوخۆیی لەگەڵ ئەوەشا ژمارەیەکی گۆڤایی جینۆسایدمان دەرهێنا بە 3 زمان ئەم ساڵ دوێنێ چالاکیەکەمان ئەنجامدا و ڕۆژی سێشەمە 15 چوار چالاکی دوم ئەنجامەدەین و ژمارە دوو گۆڤایی جینۆساید بەردەستی بەڕێستان ئەکەوێت کە 322 لاپەڕەیە بە 3 زمان ئێمە کە ئەم سنتەرە کرایەوە لەگەڵ دامەزانی زانکۆی گەرمیان لە چواردەی چواری 2010 ئێمە هەم هاوشادین هەم هاوخەمین هاوشادین کە بوونە خاوەن زانکۆیەک لەژێر سێبەری کە سوکایی سەربەزی ئەنفالکراون و شەیدان کە لێرە زانکۆی گەرمیان دامەسا بۆ کە سوکایی سەربەزی شەیدان بۆ مناڵی فەقیر و هەژار و خەڵکی ناوچەکە و لە هەمان کاتە چواردەی چوار پەڵەیەکی ڕەشە تاوانێکی گەورەیە بە هەموو خەڵکی گەرمیانەوە هەمیشە و کاک جەباوتی چواردەی چوار لا ئێمە هەموو ڕۆژێک چواردەی چوارە بەڵام لەگەڵ ئەوە من پلانی کورتخانە و دێشخانم بەس کردوتەوە بۆ وزارەتی خوێندنی باڵا وە لێرەوە وەکو بەڕێزوتن من نامەوێت بە دیدار و بە چالاکی و بە گۆڤار و بە توێژینەوە بۆستم
لێرەوە بەداوای لێبوردنەوەها من پەیوەندی بە هیچ حزب و لایەن و شخص و کاکتۆبار و عەلی و وەلی و کەسەوە نییە من لێرەوە بە بەڕستان لە کەناڵەکەتان و ئامادەم لەگەڵ ئەم بەغەزانە لەگەڵ هەموو سنتەرەکان لەگەڵ هەموو بەڕوبەر دەستخێنە ناو دەستی یەک حکوومەتی هەرێمی کوردستان داوا ئەەکەم بێتە پێشەوە پرۆسەی ناوەندێکی نیشتیمانیتان بۆ دامەزم لەسەر ئاستی نێودوڵەتی با نەبێ بە پشکێنەی حزبایەتی بەتایبەتی دکتۆر ئەم ناوەدا هەوڵ و هەمەلایەنە یعنی هەمووان هاوکار بن بەدەر کە من غوفاتێک بێنمەوە لە نوگە سەرمان بە هەوڵی تاکە کەسی بێت کۆنفرانسێک بکەم لە هەولێر بە هەوڵی تاکە کەسی و حزبێک بێت لێرە بە هەمان شێوە ئەمە بە دەردی ئەمە نابێ کاکێکیان 37 ساڵ کەسکای ئەنفال و شەیدا ئەناڵێنم بەمینەوە ئێمە ئەبێ خێرا بکەین ناوەندێکی نیشتیمانی لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان دابنێن هەمومان کۆبکەنەوە پرۆپۆزڵم هەیە هەمووی دۆکومنتەکەم وەکو کاگەکەم وتی ئەم هەموو چیرۆکانە کۆکەمەوە تاقانەکانی ئەنفال هێنانەوە غوفاتەکان پرۆپۆزڵە ئامادەی کابینیدا ئەگەر بنێن بە شەمانە قوربانیان ئەی دوای ئەوان بەنیازین بۆ حکوومەتی عراقی بنێرم بۆ نمونە یاخۆتە جۆرێک لە هەماهەنگی هەبێ بۆ دروستکردنی ئەم ناوەندە ئەم سنتەرە نیشتیمانیە قوربانیان ئێمە دەستمان ناگا بە حکوومەتی عراقی ئێمە نوێنەریمانەیە ئێمە لێرە حکوومەتی هەرێمی کوردستانمانەیە و ئەندام پەرلەمانەکانمانەیە لە بەغا ئەبێ ئێمە لە ڕێگەی لایەنی پەیوەندیدارەوە بگاتە بەغا بەسم ئەوە دکتۆر بە تایبەتی برایان خۆیان لە ناو کەسی DNA کە بووە ئەوش بە هەوڵ و مادووبوونی ئەم بەغێزانە و دادەشاناز دەسوی هەموویەوە کە غوفاتەکانی هێنایەوە لەگەڵ ئەوەشە مەسلەی DNA هاتنی وەرگرتنی دوای 35 ساڵ 36 ساڵ تازە DNA لە کەسوکای ئەنفال کراوان وەرەگرن وەبوو کاک ئەکەم وتی کاکە تاخانەیەکە ئەمری ئەسانی هەزاران چیرۆک و تاوان و کارەساتە باتە ژێرەوە خاکەوە قوربانگیان ئێمە بێ فریاکەوین لەم کابینەیەشە لەم کابینەیە بێ بە زووترین کاکە تا کەسوکای ئەنفالکراوان ماوەن هەلێرەوە تا بەبێ جیاوازی بازانەکانە فەیلەکانە هەڵەبجەیە کاکە با ئەمانە هەموو دۆکومنتکە ناوەندێکی نیشتیمانیمان وەکو یاد ئۆشێم کە لە ئیسرائیل هەیە قوربانگیان بووە خاوەنی ئەو وڵاتە زلێسا کە ئێستا خۆشی ئاستاوە تاوانی ئەنفال و جینۆساید لە غەزە و لە ئیسرائیل لە فڵەستین ئەنجامەدا بۆیە داواکان لە ڕێی کەناڵەکەتانەوە بەداوای لێ بنەوە ئەمە دەردی دڵی من نییە قوربان ئەمە وتەی من نییە وتەی هەمومانە کەسمان بەبێ جیاواسی ئێمە ئەمانە خزمەتێک بکەین ئەو خزمەتە ببینە ئاستی نێودوڵەتی دکتۆر توا پرسیاری ئەو لێ بکەم یعنی ئێستا ئەوە کاتجەبار وەکو لایەنی حکومی وەکو لایەنی ڕێکخراوی وەکو لایەنە زانستیەکە ڕەنگە ئەمە ئەرکی سەرشانی پرۆفیسۆرەکانمان ئەرکی سەرشانی لێکۆڵەرەکانمان بێ زانکۆکانمان بێ کە بتوانێت ئەم قەزیانە بە ناوەندە جیهانیەکان بگەیانی ئێوە وەکو زانکۆی گەرمیان کە لە جەرگەی ئەنفالان لە ناو چۆنەڵێ پایتەختی ئەنفالان یعنی تا ئێستا توانیوتانە لەگەڵ باواز لە حکوومەتی خۆمان و لە عێراقیش بێنین توانیوتانە بیگەێنە دەرەوە یعنی ئەو بەحسانی کە کردوتانە ئێمە یەکەم پرسیارش کار ئاراسی جەنابتم کرد باسی ئەم سنتەرە نیشتیمانیەمان کرد یعنی چیتان کردووە بۆ ئەوەی وەکو دادگای لاهەکە باسێکی لە ڕێگەی توێژینەوەکانتانەوە لە ڕێگەی لێکۆڵینەوەکانەوە وەکو نەتەوە یەکگرتووەکانانی هیچ هەنگاوێکتان هەڵهێناوە بۆ ئەم لایەنانە وەکو لایەنی ئەکادیمی و لایەنی زانستیەڵە قوربان ئێمە چەند کۆنفرانسێکمان کردووە باشە بە هەموو زمانەکان باشە توێژینەوەمان هەیە بە هەموو زمانەکان ئێستا بچێن سەر ماڵپەڵی سەرگی گۆڤاری زانکۆی گەرمیان چەند عادەتێکی تایبەتمان هەیە بە با بڵێن ئەنفال و جینۆسی باشە بە هەموو زمانەکان دەیان توێژینەوەت بۆێن دەیان توێژینەوەمانێ بەستە زانکۆی گەرمیان ئەوە زانکۆی سلێمانی بەدەیان توێژینەوەکراوە کە زانکۆی دایکە و چەندی زانکۆیە و لێرە زانکۆی جیهانە هەموو زانکۆکان هەمووی هاوخەمن هاوسۆزن پشتیوانە ئەم هاوسۆزیە بووە بە خەمێک کە بیگەێنن بە جیهان من ئەوە لەو خاڵە ئەمەوێ ئەمازانجێ لینکی پەیوەندی هەموو زانکۆکان کۆبکەینەوە لەو سنتەرە لەو ناوەندە نیشتیمانە لەگەڵ حکوومەتە لە ڕێگەی باڵۆزخانەکان ناوەندە گیانەکان بیبێنە دەروی وڵات حاکمەکان دادگاکانمان لە ئاستی نێودەوڵەتی ئیشی لەسەر باش کاک جەبار خۆ لە گەرمیان و لەم شوێنە باشتر نییە کە ئەم هەنگاوەی دکتۆر هەڵبێنن ینی بۆ بەیەکۆ ئەو کۆنتاکتتانی ئەو پەیوەندیتانە بتوانن ئیش لەسەر ئەم قەزیە بکەن لەسەر ئەم بابەتە بکەن
پرۆژەکەی ئەو سنتەری نیشتیمانەی کە دکتۆر ئاماژەی پێەکە من بەڵێ من نازانم کاک ئومێد ئەو پرۆژەی تا چەندێک ئەو پرۆژە ئەگەر بەڕێی من وەکو کەسێکی یاسایی ئەو پرۆژە ئەبێ بدرێتێ وەزارەی شەهیدان وەزارەی شەهیدان لێ بدرێتە لوژنەی شەهیدان و وازان پێشمەرگەی لە پەرلەمان بەڵێ من پێم باشە ئەو پرۆژە کاگومێت پێشنیاری بکەین بکرێتە یاسا باشە زان بکرێت کاتمان کەمماوە ئەمە یەک تۆزێک گفتوگۆکە هەموو چڕکەینەوە هەمیش شتەکان بگەین چونکە بابەتی تریش ئەوە ڕێی منە باشە بکرێت بە یاسا یان بەیانی بە یاسا هەوڵیاوە بیکەی بە یاسا دکتۆر قوربانگیان من لە ئەلام لە کەناڵەکان لە وزارەتی خوێندی باڵا هەمووی نادووە بەڵام کردوێتەوە قوربانگیان ئەزانی چی کاکجەبار پیاوێکی ماندووە کوی شەهیدە کۆکی دڵسۆزە کەسێکە کە باوکی خۆی نەبینیوە نمونەیەکە کە بە یەک چەپڵە دەستی نادرێ ببووین بەغێزان ئێمە ئاڵێن با سەرۆکایەتی حکوومەتی ئەرمی کوردستان هەموو کۆکاتەوە بڵێ کاکە وەرن ئێوە هەمووتان زانکۆکان سنتەرەکان ڕێکخراوەکان هەمووتان پێکەوە دەستخەنە ناو دەستیەک و هەمووتان پێکەوە لەم پرۆسە بیر و بۆچوونی بەغەزی جیاوازە لە من هەمومان پێکەوە بتوان ئەم بیر و بۆچوونە کۆکەینەوە ئەوەی تریشکە لەگەڵمانە کاگە کرێمیش ئەمانش ڕۆڵیان هەیە لەم هەمووی ئێوە ینی هیچ هەمانگیەکتان دروست کردووە لەگەڵ زانکۆیە کە بتوانن ئەمە بەیەک و ئیشی لەسەر ینی بەڕاستیەوەی کە دکتۆر باسیەکە پرۆژەیەکی هەم نیشتیمانیە هەم پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی کە سوکاری ئەنفالکراوە ینی ئێوە هیچ هەماهنگێکتان هەیە بەس بە کورتی جوابمان لە ڕاستیدا بۆ بوونی هەمانگیە چالکیشمان بەیەکەوە کردووە ئێمە لە هەفتەیەدەکە یەکەم دیداری داری نوگرە سەلمان بۆ لەگەرمیان ڕێکخراوەکەمە پێڵساوە بەڕێزیان دیداریان هەیە زانکۆی پۆلە تەکنیک هەر ئەمان شێوە هەفتەیادیە بووە تەمەنی لەدایکبوونی تەمەنی سنتەری جینۆسایدی زانکۆی گەرمیان بۆ خۆی ئەوە بەڕێزیان وەڵامداتەوە 2 ساڵە توانێتی جوڵەیەکی باش بکە و بۆ خۆشتان نەزانن هەر تەمەنی کابینەی حکوومەتی هەرێمیش هەر تەمەنی ساڵێک هەر تەواو بووە لە ڕاستیە ئێمە ئەوەی کە دوام مەبەستمە پرۆسەی وەرگرتنی سامپڵی خوێن و داتا و زانیاری لە کەسوکاریان فەرکراوەکان بە خاوەنددارێتی بەڕێز خانمی یەکەمی عێراق خاتوشانە دەستی پێداوە دیسان دێتەوە گەرمیان ئێمە داوای پەلەکردن لەم بابەتە ئەەکەین داوای جێبەجێکردنی برارەکانی دادگای باڵای تاوانەکان دەکەین داوای دامەزراندنی ژمارەیەک لە کچووکوڕی باوک ئەنفالکراو کە دەچووی زاکو پەیمانگایە داوای بابەتی قەرەبووکردنەوەکەین داوای لێبوردن و بە جینۆساید داساردنی پرسی ئەنفال و کۆی ئەم بابەتانە ومێ دەکەن لە بەرنامەیەکی تر و ساڵیادێکی تر لێرە بەشێک لە خاڵەکانمان بەدیان ئێمە بەرنامەکەمان ئەمڕۆ بەردەوامە بێ هەر لە گەرمیانە بین بەڵام لەگەڵ ئێوە کۆتایی پێێنینم بەشە زۆر سپاس بۆ کاک جەبار شەید محەممەد بەڕێبەری گشتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لە گەرمیان هەروەها دکتۆر ئومێد بەرزان برزۆ بەڕێبەری سنتەری جینۆسای لە زانکۆی گەرمیان کاک ئەکرەم ساڵح سەرۆکی کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفالکراوەکان بەیانی لەگەڵمان زۆر سپاس ئاکەم بەردەوامە بینە چینە لای نێرمان شاخەوان شاخەوان لە سەرمەزاری دێبنە لەگەڵمان زانیاریەکان لای ئەو چالاکیەکان لای ئەو چیە بەڵام شاخەوان فەرموو شاخەوان سڵاو لێبێ بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڵێ کۆسار دیارە ئەمڕۆ مەراسیمی سەرەکی یادی 37 ساڵەی تاوانی ئەنفال لە مەزاری ئەنفالکراوەکان یاخود ئەو جێگەی کە گۆڕی ئەنفالکراوەکانی تیا دوایی بە چەند خۆناغێک هێنراوە هەرێمی کوردستان و لێرە بە خاکس پێدران لێرە مەراسیمی ساڵانە بەڕێوەچی ئەلبەتە ساڵێک لە قەزای چەمچەماڵ ینی بە پێ ڕێککەوتنێک و ساڵێک لە ئیداری گەرمیان و لە گوندی دێبنە مەراسیمەکە بەڕێوەچیەوە ئەم ساڵ لە گوندی دێبنە مەراسیمی یادی تاوانی ئەنفال بەڕێوەچی ئەلبەتە مەراسیمەکە بڕیارە سەعات دەست پێ بکات و گەر هاوکارم دیمەنی شوێنی مەراسیمەکەمان بۆ بگوازێتەوە دیارە ئێستا بەشێکی بەرچاو لە کە سوکاری ئەنفالکراوەکان حزوریان هەیە لە شوێنی مەراسیمەکە بۆی بەشدار بن لە مەراسیمی 37 ساڵەی تاوانی ئەنفال و کۆسار بڕیارە ئەمڕۆ لە مەراسیمەکە ژمارەیەک وتار و چالاکی هوەری پێشکەش بکرێت کە وتاری ئیداری گەرمیان و وتاری کە سوکاری قوربانیانی تاوانی ئەنفال
و لەگەڵ ئەو ژمارە چالاکیە هونەرەی کە دانراوە لە مەراسمەکە بەڕێوەچی ئەڵبەتە ئەمەژە بە شتێکی گرنگ کەم کە ساڵانێکە کە سوکاری ئەنفالکراوەکان داوای دەکەن ئەوش دروستکردنی مۆنۆمنتی شەیدانی ئەنفالە لە شوێنی مەزاری ئەنفالکراوەکان کە بڕیارە ئەمڕۆ بەردی بناغەی مۆنۆمنتەکەش دابنرێ. ئەڵبەتەوە مۆنۆمنتە قۆناغی یەکەمی دروستەکرێ هەر لەم جێگەیە قۆناغی یەکەمی مۆنۆمنتەکە دروستەکرێ واتامە بەچەند قۆناغێک دروستەکرێت لە قۆناغی یەکەمدا لەسەر بوجەی پەرەپێدانی پارێزگاکان بڕی 1 ملیار دینار بۆ جێبەجێکردنی پرۆژەکە دیاری کراوە و بڕیارە لە ماوەی زیاتر لە ساڵێکدا قۆناغی یەکەمی مۆنۆمنتەکە تەواو کراوەتە مۆنۆمنتەکە فراوانە بێت لە چەند بەشێکی جاجا پێک دێت بەشێکی تەرخانەکرێ بۆ کۆکردنەوەی تەواوی ئەو کەلوپەلانەی کە لە دوای تاوانی ئەنفال لەو کەسانە بەجێماوە کە ئەنفال کراون یاخود نەگەڕاونەتەوە لێرە وەکو مۆزەخانەیەکی نیشتیمانی هەڵبگیریەوە بپارێزرێەوە لە ئێستا لە شوێنە جیاجەکان دیارە چەند شوێنێک هەیە لە هەرێمی کوردستان کە ئەو کەلوپەلانێتی هەڵگیراوە لێرە کۆ بکرێتەوە و هۆڵی تایبەتی تایە بۆ بەڕێوەچوونی مەراسیمە جیاجەکانی تاوانی ئەنفال. ئەڵبەتە کۆسار هەر دوێنێ وەزیری خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی لە گەرمیان ئەنجامداوە کۆمەڵێک بڕیاری دەرکرد ئەو بڕیارانە تایبەتن بە پێشخستنی زانکۆکان لە سنووری دارەی گەرمیان و هەمانگیان لەگەڵ زانکۆ نێودەوڵەتەکان بۆ بەرەپێشچوونی پرسی جینۆسای لەسەر ئاسی جیهان و ناساندنی بەناوەندە زانستیە گرنگەکانی جیهان کە زانکۆکانەوە دروستکردنی هەماهەنگی لەسەر پرۆسەی زانستی لە نێوان زانکۆکانی گەرمیان کە ئێستا گەرمیان خۆشبەختانە خاوەنی دوو زانکۆیەکەویش زانکۆی گەرمیانە لە ساڵی 2010 چووە بواری جێبەجێکردنەوە و بە چەند قۆناغی خوێنکاری لە ئاسە جیاجەکان پێگەیاندووە و زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیانش کە ئێستا لە قەزای کفریە لە ساڵی ڕابردوودا لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیاری جێبەجێکردنی دراوە. ئەم زانکۆیە ینی وەزیری خوێندنی باڵا باسیەوە کرد کە ئەیانەوێ هەمانگی گرنگ بکەن لەسەر ئەو پرسانەی کە هەم پرسی زانستی بێ و هەم پرسی ژینۆسایت بێەوە بڕیاریشیدا کۆلێژی پەرستاری لە زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان بکرێتەوە کە ئەمە خواستێکی گرنگی ناوچەکەیە بۆ پێگەیاندنی کادری پزیشکی لەسەر ئاستی ئیداری گەرمیان و پڕکردنەوەی ئەو بۆشایە تەندروستی کە لە ناوەندا تەندروستی و نەخۆشخانەکانی سنووری ئیداری گەرمیاندا هەیەەوە تەرخانکردنی بڕەبوجەیەک بۆ یاخود چارەسەرکردنی کەم و کورتیەکانی زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان و هەر بڕیارە ئەمڕۆژ لە ناحێی ڕزگاری بەردی بناغەی پارکێکی فراواندا بنرێت بۆ دانیشتوانی ناوچەکە کە ئەمە لە چوارچەوەی ئەو هەفتە یادەیە کە لە سنووری داریگەرمیان لە حوتی مانگەوە دەستی پێکردوە. ئەڵبەتە ئەو میوانانەی تۆک دانیشتون ڕەنگە ئاماژەیان بەوە کردبێ کە قۆناغی سێ ئەنفال لە حوتی نیسانی ساڵی 1970 دەست پێکا بۆ 20 نیسانی ساڵی 1970 واتە قۆناغی سێ ئەنفال قورسترین و جەرگبڕترین قۆناغی شاڵاو هەر شاڵاوەکەی تاوانی ئەنفالە کە ڕژەمی بەعس ئەنجامی داواتە زۆرترین خەڵک لەم قۆناغەدا ئەنفال کران و زۆرترین گوند یەکسان بە زەوی کرا. شاخەوان دەستخۆش سپاس کە لەگەڵمانە بوو ئێمە بەردەوامە بینەکەن بەردەوامین وەکو باسکرد بەردەوامین و بەدەوامین لە ڕووباڵکردنی سیحەوتنی ساڵیادی ئەنفال جگە لەوەی کە کۆسار ئێمە بەدیان بەسەدان چیرۆکی ناخەژێنمان بیستووە لەگەڵ ئەوەش چیرۆکی سەرکەوتنیشمانەیە ئاکەم ئەوەی کە تۆ باسیەکەی ئێمە چەند ڕۆژێکە کە ئەمانوێ ئەم بەرنامەیە بکەین و ئامادەکاری بۆ بەرنامەکەکەین بەتایبەت لەگەڵ کاگڕزگارە پرۆدیوسەر ینی زۆر گرنگ بوو کە باز لەوانە بکەین کە چیرۆکی ئەنفال تەنها ئەو گریان و تەنها ئەو شین و ڕۆڕۆیە نییە بەڕاستی یعنی ئێمە چیرۆکی سەرکەوتنی ئەنفالمان هەیە چیرۆکی چەندها کەسمان هەیە کە تاقانی ئەنفال ئەو ئیرادەیە بەڵێ کە دروست بووە بۆیە لەم بەشەی بەرنمەکەیە میوانداری سێ کەسی زۆر بەڕێزمان کردووە کە لەگەڵمانان کە
کە سوکاری ئەنفالە ناخۆ دەتوانین بڵێن تاقانەی ئەنفال بکە لەگەڵمانە بەردەوامە بن مقدم فرياد هدايات لبسراوی بنکەی پۆلیسی مەیدان هەروەها کاک ئەحمەد تاقانەی ئەنفال بەڕێوەبەری ناحیەی نەوجل هەروەها مامۆستا هێرۆ سدیق مامۆستا و توێژەری دەرونی کە ئەویش نەوەی ئەنفالە ئەمڕۆ لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمانە بەخێر بن سەر و سەرچاو زۆر بەخێر بن کاک هەبا لە جەنابتەوە دەست پێ بکەم یعنی بەڕێوەبەری چەند ناحیەیەک بوویت یەکێک لەوانە ناحیەی نەوجۆل و بەڵێ قەرەتەپە یعنی چۆن ئەو هەستە و چۆن بوو لە شوێنێکا بووی کە سوکارەکەتی تا ئەنفال کرا و دوایی بوویتەوە بە بەرپرسی یەکەمی ئەو ناوچێ یعنی ئەمە چۆن بۆمان بژێ ڕۆبزانانی چه هەستێکە هەبووە سی و حوتەمین ساڵادی تاوانی ئەنفالە درود بە گیانی پاکی قوربانیەکانمان و سەرجەم قوربانیانی ڕێگای ڕزگاری لە ڕاستیە من ناحیەی نەوجولە بە بۆ دووهەم جارە دەبمە بەڕێوەبەری ناحیە لەوێ پێشتر هەر لێ پرسراوی ئاسایشی ئەو سنوورە بوومە دێهاتی خۆمە یعنی هەموو مەعاناتەکانی لێ پێش چاومە بۆیە هەموو هەوڵێکم بۆ خزمەتکردنە بۆ سوکردنی مەعاناتی ئەو خەڵکی سەر ئەو سنوورەیە بەڵام بە تەبیعەت لەبەرەوەی من بەڕێوەبەری ناحیەم و یەکێک لە تاقانەکانم ئاڵوگۆڕم زۆر پێکراوە لە ناحیەکانە بەتایبەت چوومەتە هەر شوێنێکە زیاتر شوێنی ئەنفال بێت هەوڵم داوە وەکو چالاکوانێکیش لە بوارە ئیش بکەم مەسەلەن من لە سنووری ناحیە نەوجول دێهاتەکانی ناوچەی داوێیە هەوڵم داوە جردێکی زۆر دقیق لەسەر ئەنفال بکەم چەند کەس ئەنفالە بەتایبەت ئێستا لەمە جگەل لە پۆست و لە ئیدارێکم بڵێ ئەوەی کە من هەستم پێ کردووە لە سنووری ئێمەوە بابەتی ئەنفال بەس کوشتنی 1970,000ەکە نییە هەندێک خصلەتی تایبەتی خۆی هەیە لەوانە هەندێک خێزانێ هەر لە بنەچەوە سڕاونەتەوە بۆیە من و بەڕێز مامۆستا سمکۆ سابیر لێکۆڵەری بواری ئەنفال هەستاین ئێستا پرۆژێکمان بەدەستوێ لەسەرەوە ئیشەکەین بە سەدان خێزانەی هەر لە بنەچەوە سڕانەتەوە کەسیان نەماوە و من ماوەیەکیش دوای پرۆسەی ئازادی بە حکمەوەی ئەفسەر بووم لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی ئیشمە کرد بەڕێوەبەری ناحی قەرەتەپە بووم کە نزیکەی 50,000 دانیشتوانی هەبوو زۆربەی عەرەب و پیاوی ئەو سەردەمەی حکوومەت بوون بەڵام بە حکمی ئەوەی من خۆم قوربانی دەستی سیاسەتێکی شۆڤینی بووم هەوڵم نەدا هەمان سیناروی بەعسیەکان بە تون و توێژی و کوشتن دووبارە بکەمەوە چووکەوە بیرەکەمەوە ئەگەر خێزانێک کەسێکی لێ بکوژی عەزیەتی بدەی ڕقێکی هەتاهەتایی لە دڵە دروستە بێ بۆ ساڕێژکردن و دووبارە نەکردنەوەی ئەو سیاسەتە ئەوەیە کە تۆ خزمەت بکەیت و جیاوازی لە نێوان پێکهاتەوە زمانەکانە نەکەیت بۆیە من هەر بەو ڕۆحیەتەوە ئیشم کردووە سەکانە خۆش بێت مامۆستا هێرۆ تۆ وەک نەوەی ئەنفال تەمەنت چەند بوو کە سوکارت یاخود باوکت ئەنفال کرا بالەوە دەست پێ بکەم بێگومان تەمەنم تەنها 6 مانگ بوو باوکمان ئەنفال بوو لەم ڕۆژەیە مامۆستا هێرۆ کاتی کە جینۆساید و ئەنفالی هۆلۆکۆست هەیە باز لەوا کرا کە بێ بۆ هەر کەسێک لەوانەی کە لەو ئەنفالە و لەو جینۆسایدی هۆلۆکۆستیا ماونەتەوە کەسێکی دەرونیان بۆ دابنێت کە بتوانن لایەنە دەرونیەکان بەهێز بکەنەوە و تێکەڵی کۆمەلگا ببنەوە و بتوانن بەردەوام من لەسەر ژیان و چۆنەڵێ کاروباری ڕۆژانەی خۆیان بەڵام ێستا جەنابەت تۆ خۆت مامۆسایەکی دەرونی یعنی ئیش لەسەر دەروونەکەی و ئیش لەسەر ئەو کەسانە لە ناوەندێکی خوێندنیشی کە زۆرترین کە سوکاری ئەنفالکراوی تیا بووە یعنی ئەمەمان بۆ بژێڕەوە ئەمە چۆن توانیت وا بکەیت بگەیتە ئەم پلۆ پۆستەوە چۆن توانی ویشتە لەگەڵ کە سوکاری ئەنفالە یعنی بتوانی بەهێزیان بکەیت بتوانی وایان لێ بکەیت کە ژیانیان لەلا بەردەوام بکەیت و لەلا جوانتر بکەیت دەست خۆش بێ ئێمە ینی بێگومان بە پاڵپشتی ماڵەوە گەیشتینە ئەم ڕۆژە پاڵپشتەیەکی زۆرمان لێ ئەکرا کە دایکێکی قوربانی دەرمان هەبوو 6 خوشک و 3 برای ئەنفال بووین من و خوشکە بچووەکەم باوکمان هەر نەبینی بۆ کوچیرۆک بۆمانە گێڕنەوە بەڵام برا گەورەکەمان کە تەمەنی بۆ 10 ساڵ بوو ئەرکی ماڵەوەی گرتە ئەستۆ ئیشی ئەکرد بە خێومانی کرد پاڵپشتی لێ ئەکردین هەموو جار ئەوەی باس ئەکراویت منیش زۆر حەزم کردە خوێندکارێک بم بەڵام نەمانتوانی بەهۆی بارودۆخەوە
بەڵام ئێمە ئەو دەرفەتە بۆ ئێوە ئەگونجێنین ئەڕەخسێنین یارمەتی تەدەین پاڵپشتی تەکەین تۆ بخوێنە تۆ سەرکەوتو بە باوکیشمان یەکێک بووە لەو کەسانەی کە پێش ئەوەی لادێکەمان بڕوخێت خوشکبراکان بیخستەتە بەر خوێندن یەکێک بۆلوانی زۆر حەزی بە خوێندن بۆ تێتی کە خۆم ئێمە بەهۆی ئەمەوە لەم دەشتێن و باوکمانیش خۆی پێشمەرگەی یەکێتیە ئێمە کە خۆمان ئەم قوربانیەماندا و لە خوێندن و شەهادە بێبەش بووین ئەبێ مناڵەکانمان لە شەهادە بێبەش نەبن ئەو زۆر پاڵپشتی لە من ئەکرد هەتاکو بخوێنم زۆر کەسیش پێی وا بوو کاکم باوکی منە هەتا ئیسە بۆ نمونە بگێتە نزیک مناسەبەکان من پڕ ئەبەم دەستی ماچەکەم ئەو دەست خۆی شارێتەوە بەڵام من حەز ئەەکەم چونکە ئەوەکو باوکێک و بگرێت لە باوکێکیش زیاتر پاڵپشتی لە ئێمە کرد مناڵێک بوو خۆی کردە قوربانی ئەگەر بینە سەر ئەوەی من چۆن پاڵپشتی لە خەڵکێک ئەەکەم کە خەڵکی ئەنفالن نەوەی ئەنفالن تاقانەی ئەنفالن ئێمە خۆمانۆکو مناڵ یعنی گەورەترین سەبری دەرونیمان بەرکەوت کە باوشی باوکمان نبینی کە ئامێزی باوکمان نبینی من ئەم شەوە بەرنامەکە تەلەفۆنیان کرد مۆبایلەکەم لە دەستما بوو ئەمەویست پۆستێ بکەم لەسەر باوکم نەشمەزانی چی بنووسم چونکە چیرۆکی باوکم و چیرۆکی شەهیدبوونی باوکم و چواردەی چوار کارەساتە من لە دەمی برا خوشکەکانمەوە بۆم ئەگەڕنەوە لە دەمی زاواکانمانەوە بۆمان ئەگەڕنەوە لە دەمی دایکمانەوە بەڵام مامۆستایرۆ لەگەڵ هەموو ئازار و مێنێتێت تۆ خۆت ئێستا ئەوەی کە جێی خۆشحاڵیە توێژەری لە ناوەندێکی خوێندن کە زۆربیان کە سوکاری ئەنفالکراون کە ئەمە بەڕاستی جێی ڕێز و ستایشە من پێش هەموو شتێک حەزەکەم بە هەموو دنیا بڵێن ئێمە هەر کورد بووینەوە هەر کورد دەبین کورد بەهێزە کورد بە ئەنفال ناسڕێتەوە کورد بە هەڵەبجە ناسڕێتەوە ئەوە تا ئێمە لەسەر پێی خۆمانی ئێمە نەهامەتیمان بینی نەبوونیمان بینی بێ باوکیمان بینی بێ نازیمان بینی ئامێزی گەرمی باوکمان نبینی دایکمان بینی نەخۆشە و لە ناو جێگایە بەڵام ئێمە دیسان دووبارەی ئەیکەینەوە ئێمە کە کوردین و هەر کورد دەبین کوردبوون ناسنامی نەتەوەیە کە ناسڕێتەوە بادابش بکرێت بە ئەنفال بکرێت باکی مایباران بکرێت ئێمە دیسان لەسەر پێی خۆمانین من هەموو جار ئێمە ئیساکە بوو نمونە من مناڵ ئەنفالم من 6 مانگ بوومە تقریبا ئەوانەی لە دوای ئێمەوە هاتن هەندێک ئامۆزاوشت خۆم هەیە ئەسڵەن 5 مانگ دوای ئەنفالەکە لەدایک بوون هەمومان شەهادەمان بەدەست هێنا هەمومان هەرێکی لە ناوەندێکە خزمەت ئەەکەین ئیتر ئایا لە بنکەیەکی تەندروستی بێت لە ناوەندێکی پەروەردەی بێت من هەموو جار دڵنیای ئەدەمە خوێندکارەکانم دڵنیایان ئەەکەمەوە کاتێک باوکیان لەدەست ئەدەن کاتێک نەبوونن کاتێک تووشی نەهامەتیەک ئەبن یەکەم جار ئامێزیان بۆ ئەەکەمەوە لەسەر کورسەکەی خۆم هەڵەسم پڕ بە باوشی خۆم ئامێزی گەرمیان بۆکەم و باوشیان پێەکەم ئەڵێم دڵنیا بە ئەتوانی سەرکەویت دڵنیا بە ئەتوانیت مەکتەبەکە من چیرۆکی خۆمیان بۆ باس ئەەکەم نەک جارێ دەیان جار ئەڵێم مەها منیش مامۆستا هێرۆم لێرم هەچەند بەهێز ڕێنمای ئێوە ئەەکەم وەکو مامۆستایەک وەکو توێژەرێک تا چەند گرنگە لە ناوەندەکانی خوێندن گرنگی بە چیرۆکەکانی ناو ئەنفال بدرێت چیمابارانی هەڵەبجە بدرێت نەوەی ئێستا ئاشنا بکرێت بۆ هەموو تاوان و مەرگە ساتانەی کە لە ڕابردووە لەسەر دەستی ڕژەمی بەعەز ڕوویاوە تا چەند گرنگە نەوەی ئێستانەوەی داهاتوومان ئەم ئاشنا بن بەم پرسە دەست خۆش بێ بەڵێ من یعنی حەز ئەەکەم نەک هەموو ساڵێک یەکەم دەرزیوانەکانمان پرۆسی ئەنفال و ئەم بابەتە تەرخان بکرێت حەزەکەم تەواوی تاقەکە ڕۆژەکە 4 ساعتەکە کە لە مەکتەبین بۆ پرۆسی ئەنفال جێبەجێ بکرێت نەک گوتارێک پێشکەش بکەین و ئاڵایەکی ڕەش هەڵکەین و ئاڵای کوردستان بهێنینە نیوە ئەمە بەس نییە بوو ئەمە حەز ئەەکەم چەندین مەراسیم جێبەجێ بکەین ئێمە بۆ نمونە کاتی خۆی تەلەبە بووین لە سەرەتایی بووین بەڕێوەبەری قوتابخانەکە ئەیوت بەیانی هەرێکی بە چرایەکەوە دێن 4 ئەچین بۆ مەراسیمەکە هەرێکی چرایەکمان لە ماڵ ئەگردە دەستمانەوە و هەر مناڵێک و چرای ماڵەکەی خۆی ئەهێنا ئەمان هێنا بۆ مەراسیمی ئەنفال یعنی ڕۆژەکە تەرخان ئەکرا تەواوی مەکتەبەکە ئەهێنرات من حەز ئەەکەم تەواوی قوتابخانەکان کە لەم نزیکانن بە تایبەت لە ناحیە ڕزگاری کە ئەم ئۆردوگا زۆرم لێ دروستکراوە بۆ کە سوکاری ئەنفال دروستکراوە ئێمە خەڵکی ئێرەنین ئێرەیان بۆ ئێمە دروستکرەوە و پاشماوەی ئەنفال تایە بین ئێمە زەلامی گەورەمان لەدەستدا تەنیا کۆمەڵێک ژن و مناڵ و کوڕی مناڵمان لەگەڵ مایەوە ئیسا ئەو نەوەین پێگەیشتوینە حەز ئەەکەین بۆ مناڵەکانی خۆمانم چیرۆکە باسکەین حەز ئەەکەین یعنی حەز ئەگە من خۆم 3 مناڵم هەیە کە ڕۆژی ئەنفال دێ دەست مناڵەکانم بگرم و بیان هێنمە ئەیرە باسی چیرۆکەکەیان بۆ بکەم من باسی چیرۆکەی خۆم بۆ کچەکەی خۆمەکەم تەمەنی 13 ساڵە سیر مەگاڵێدایە کچی ئەنفالی دەڵێم بابای تۆ ئەنفالە وەڵێ کچی ئەنفالم واتە حەز ئەەکەم یعنی لە کتێبەکانە لە مێژۆکە بەشێکی باشتر و زۆرتری بۆ تەرخان بکرێت لە بابەتە کۆمەڵایەتەکانە ئاماژەیەکی باشی پێ بدرێت یەک شت کە لە هەمووی جوانتر و پیرۆسترە ئەوەیە کە ئەرکی دایکایەتیەکەشتان لەسەریانی ئەو کەسانی کە وەکو جەنابتنن کە لە چۆنەڵی تاقانەی ئەنفال یاخونەوەی ئەنفالن ئەوەیە کە
جگە لە پەروەردەیەکی کە لە ماڵەوەیە جگە لە مامۆستایەتیەکە و کە دیسان و پەروەردەی خوێندکارەکەی دووەرچی جوان و پیرۆز هەیە پیرۆزیش لەسەر شانتانە کە پیرۆزی دایکایەتی جا بەڵێ یینەوە لەو مامۆستا بچینە لای کاک مقدم فریاد بەڕاستی من ئەمڕۆکان بەرنامەیەکان ئەتوانم بڵم دڵخۆشم و حەزەکەم بە ڕوویەکی خۆشی شویانی سەرباری چیرۆکە ناخۆشەکان بەڵام چیرۆکی سەرکەوتنیشە زۆر چۆنەڵێ ئەها دڵخۆشکەر هەیە ینی حەزەکەم ئەو بینەرانەی کە ئامان بینن ڕەنگە سەر پرسیارکە بڵن یادی ئەنفالە بۆ ڕوویەکی خۆش و کراوە هەیە بەڵام بەڕاستی کە ئەم چیرۆکانە بینی ئەو کەسانە لەگەڵدان هیوایەک تروسکایەک لە هیوا ماوە هێشتا کۆسەر جا کاک مقدم فریاد دوو جار توانین بڵین ئەنفالە ینی دوو جار ئەنفال کراوە دوو جار بێ باوکە دوو جار بێ باوکە بەڵام لەگەڵەوەش ئێستا مقدم و لەپرساوی پۆلیسی مەیدان بەڵێ حساسترین بەش لە کۆمەلگای ئیشەکات وە ئەرکی ئەمنیەت و پاراستنی گیانی هاوڵاتیان ڕەنگە کەسان ئێسەر پاراستنی کەسانێک لە ئەستوی کاک فریادا بن کە کاتی خۆی دەستیان هەبوو بێت لە ئەنفالیش کاک فریاد یەکەم مێژووی ئەوی خۆتمان بۆ بجێڕۆ چیرۆکی خۆتمان بۆ بجێڕۆ دوایش ئەسا پرسیارەکە و لەکەم ئەگە لە بیریش چۆ دوای بۆ دووبارەکەمەوە یعنی بەڕاستی ئەمێ بزانم ڕەنگە لەو شوێنانەی کە خزمەتت کرد یاخود لەو شوێنانەی کە بەڕێوەبەر بووی ڕەنگە کەسانی تیا بوو بێ کە بە جۆرێک لە جۆرەکان دەستیان هەبوو بێت لە ئەنفالە یاخود دەستیان هەبوو بێت لەو تاوانانەیە بەڵام ئێوە بێ جیاوازی خزمەتان کردوون و بەردەوام بینانی چۆن ئەم جوانیەتان پاراستووە. زۆر سپاس من وەکوتت دوو جار ئەنفال و دوو جار بێ باوک من دوو جار بێ باوک بووم لە ساڵی 1970 باوکم شەید بێ تەنیا خۆم و خوشکێکمە بێ خوشکەکەم 40 ڕۆژ تەمەنێتی کە باوکم شەید بێ دوایی لەبەرەوەی خێزانەکەمان پەرتەوازە نەبێ دایکم لەگەڵ مامێکمە هاوسەرگیری ئەنجامەدە لە مامیشم دوو برامە بێ بەداخەوە برا بچووکەکەم دیسان یەک مانگ تەمەنێ بێ مامیش منفالێک ئەزانی چی کاک فریاد ئەگەر ڕێنەوە لات ئەزانم بەڕاستی جێڕانەوەی ئەم چیرۆکانە ئەکەم خۆی لە خۆیان چۆنەڵێ ئەوەی کە ناخەژێنە ئەوەش بۆ ئەو کەسەکە خۆی قەزێکی بەسەرات و خۆی ئەنفالەکەیە ڕەنگە قورس زۆر قورس بێ بەڵێ بایەمە گوێمان لە چیرۆکی سەرکەوتنی کاک فریاد بێ جا کاک فریاد تاکو تۆ تۆزێک ئارامترە بیتەوە لەگەڵ کاگوها بە بەردەوامە بین کاگوها تۆ مدیر ناحەی قەرەتە پەش بووی عەرەبنشین بوو کۆسە ناوچەیەکە عەرەبنشین زۆرینەی عەرەبنشین بووە چه هەستێکە هەبووە کە ئەمانەتە بینی یانێ ئەوانە کە سوکارێک بوون کە خەڵکی ئەوانە بوون کە چۆنەڵێ کە سوکاری ئەو کەسانە بوون بەرپرسانە بوون کە دەست لەگەڵەوەش کاگوها بەرشێکی ئیداریشی هەبوو ئەمەمان بۆ بژێڕۆ چیرۆکانە لە ڕاستیە من هەر لە پرۆسی ئازادی عێراق ئەفسەر بووم ئەفسەری ئاسایش بووم لە ناو عێراق سوپای عێراق لە هەرێمی کوردستان دوای پرۆسە ڕژێم ڕووخا چوینە خوارەوە من مەفرەزە و هێزێکی باشم بەدەست بوو ئەو هەموو سەربازە بە پێخواسی بە بێ پێڵاو لە سەرجادەکان ڕێیان نەکرد بەڵام کە ئەڵێم ئێمە لەبەرەوەی خۆمان قوربانی سیاسەتێکی شۆڤینیانە بووین حەزم نەکرد ئەو سینناریۆ دووبارە بکەینەوە ئەینا بابەتی تۆڵە بۆیە وەسمان بۆیە خەڵکێکی زۆر قەت و عامە کرد ئێمەی کە سوکاری ئەنفال بە تایبەت تاقانەکان معاناتی ئێمە زۆر قوڵە یعنی ئەوەی کە ئێستا لە دنیا ڕوو ئەدا لە غەزا لە ئۆکرانیا لە شوێنەکان کە مرۆڤەکان قەتڵ و عامەکرێن لای ئێمە وجدارمان زۆر ناڕەحەت و زۆر جوانی کورد بوون جوانی کە سوکاری ئەنفال ئەمەیە جوانەکە بە تاکی چکە من زۆر جا ئەفسەر عەرەبەکانیش پێیانە وتمەیانوت تۆ ئەو هەموو قوربانێتیە چۆن ئەو نەزعە قەومیەت نییە هەستی تۆڵەکردنەوەت نییە بەڵام کە من تۆڵە بکەمەوە ئەفسەرێک بکوژم یان کابرایەک بکوژم عەرەب بێت ئەی خێزانەکەی ئەو چۆن هەستەکە چۆن بیر لە ئێمە ئەکاتەوە بۆیە ئەو ڕەفتاری منە هەموو جارێجەی ستایشی هەموو ئەوانەی عەرەبەکان بوون یاخو ئەوانەی غیرە کورد بوون کە زۆر خۆیان بە شەرمەزارە زانیانی ئێمە خۆمان بەوێ کەسی گەورە بووین نەمانەویستە قەت یەکێک ئایلێک
خێزانێک بێ کەس بکەین و مناڵەکانی بەو شێوەیە کە ئێستا برادران و هاوڕێیانم باسێکەن پەروەردە بکرێت. باش با بچمەوە بەلای کاک فرات ئەگەر بتوانی ئەم چیرۆکەکەمان بۆ بجێڕیتەوە و پێم خۆشە بۆ بەهێزی کە تا ئێستا بەردەوام بووی هەر بۆ بەهێزی بمێنیتەوە هەر بۆ بەهێزیشە بەردەوام بیت. وەکوتم من لە کاتێک 1 ساڵ تەمەنمە بێ خوشکێکم هەیە خوشکەکەم لە باوکمە 40 ڕۆژ تەمەنێ بێ باوکم شەی دەبێ دوای لە بەرەوەی خێزانە پەرتەوازە بێ دایکم لەگەڵ مامێکمە هاوسەرگیریەکە و لە مامیشم 2 برامە بێ قەدەر وایە برا بچووکەکەم 40 ڕۆژ تەمەنێ بێ مامیشم لە شاڵاوی ئەنفالە بێ ئێمە خۆشمان ئەنفال بووین لە زیندان و لە گۆڕی بە کۆمەڵ بەڕێکەوت ڕزگار بووین چکە ئەوانەی ئەو قافڵانەی پێش ئێمە و دایکم و ئەوان بران هەمووی زیندە چاڵ کرا ئێمە بەربووین و هاتینەوە ماڵێکی نەک ماڵ هاتینەوە سەر جێگەیەکی کە شوێنێک نەبوو تیای دانیشین قاپێک نەبوو نانی تیا بخۆین بەڵامی تر قەدەر وا بوو کە ژیاین گەشتینە ئەوەی کە ئێستا وەک جەنابەت وتت من ئەفسەری پۆلیسم لە شوێنێک دەوامەکەم کە چەندیەکی عەرەبی تایە و ڕۆژانە ئەوانە بەرکەوتەمان هەیە ئیشیان پێمانەکەوێت توانین خزمەتیان بکەین جگە لەوانش ئێمە دەیان خەڵکی ئاوارە هەن کە لە ناوچەکانی خواروەوە هاتوون ئەوانە هەمویان سونیەکانن ئێمەش کە حکوومەتی عێراق زۆربەی هەموو جونگەکان لە دەستی سونیەکانە بوو هیچ ڕەحمێکیان بە ئێمە نەکرد چۆن حکمی ئەم وڵاتیانە کرد چۆن خەڵکیانە کوشت ئێمە ئەوەی کە ئێستا من کەس و کارەکەم باسەکە کە ئەنفال کراین لە ناو سیارا بووین ئەبراین بۆ خوار و بۆ مەرگە براین عەرەبەکانە هاتنە سەر جادە هەڵهەڵەیان لێدا خۆشییانە کرد کە ئێمە سوپاکەیان سەرکەوتووە خەڵکی بێدیفاعیان گرتووە و کوشتیانە بیر لەوە بکەرەوە مناڵێک بە مەمکەمژەیەکەوە ئەو کوژریە بەبێ ئەوی فیشەکێک لێ بدا ئەخرێتە ژێر خۆڵەوە ئەمە سەرکەوتنی سوپاکەی سەدامە کە ئەیوت من ئومەتی عەرەبیە پارێزم ئای سەرکەوتنی تۆ چۆنە ئێمە گوێبیستی سەرکەوتنەکەی تۆش بێ ئێمە کە تەنیا کەسێک کە هۆکاری سەرکەوتنمان بوو خوا بوو دوجار دایکمان ژنێکی بەهێز بوو پشتیوان بوو یارمەتی داین خزمەتی کردین هانی داین بۆی بخوێنین و دوجار لەسەر پێی خۆمان وەستاین من بە فەقیری بە نەبوونی زۆرینەی هاوڕێکانم لە ناحەی ڕزگاری پێ خۆمان خوێند زۆرینەیان لەبەر دەستکورتی وازیان لە خوێندن هێنا بەداخەوە ئێمە لەگەڵ ڕزگار و ئەوان بۆ ئەم بەرنمەیە زۆر هەوڵماندا کۆمەڵی کەسوکاری ئەنفال بێنینە ئێرە کە بەرپرسیارەتیان هەبێ بەڵام بەداخەوە زۆرینەیان خوێندەواریان تەواو نەکرد ئێمە بە نەهامەتی خوێندنەکەمان تەواو کرد من جاری وا هەبووە بە 2 مانگ و 3 مانگ دینارێکم لە گیرفانە نەبووە بەڵام من خوێند بە جلوبەرگێکەوە کە شایستەی مەکتەب نەبووم خوێند بەڵام بۆی بمێنینەوە و پێ بکەین ئێستا ئێمە بەرپرسیارەتیمان هەیە لە وڵاتە ئەتوانین خزمەت بکەین ئەتوانین پیشانی بدەین کە دوژمنەکانمان هەرچەند بەهێز بن ئێمە لەوان بەهێزترین کورد لە ناوچەکە کۆمەڵێک وڵات دوژمنێتی کە لە بەهێزترینەکان کۆمەڵی قەومیەت دوژمنێتی کە لە بەهێزترینەکان و زۆرینەکان باش بەڵام کورد ئەتوانێت بمێنێتەوە بچووکی کەیتەوە بۆ خێزانێکی بچووک و وەکو ئێمە ئەو هەموو نەهامەتیمان بەسەرهات ماینەوە توانیمان خۆمان پێ بگەێنین توانیمان لەسەر پێی خۆمان بۆستین ئێستا ئەوەتانێ ئەتوانین خزمەت بکەین لە وڵاتە ئەتوانین جیاوازی نەکەین من عەرەب هاتووەتە ژوورەکەم هاتووەتە دایرەکەم وەکو کوردێک تەعامل من لەگەڵ کردووە وەکو کاگوها بوتی ئێمە نەهاتین سینارۆکەی ئەوان دووبارە بکەینەوە ئەگەر ئێمە جارێکی تر ببینەوە بە جەلات هیچمان نەکرد ئێمە قوربانین ئەبێت تەرز لەم قوربانی وەرگین بتوانین خزمەت بکەین من 2 ساڵ پێش ئێستا کە ڕۆشتینە پەرلەمان بە محەممەد حەڵبووسی وتم تۆ سەرۆکی پەرلەمانی وتی ئێوە نوێنەرەکانتان لێرەیە وتم نوێنەرەکان جارێکی تر جیامان مەکەنەوە نوێنەرەکان ئەوانەی کوردەکان تۆ سەرۆکی پەرلەمانی بەرزترین دەسەڵاتت هەیە تۆ بێ نوێنەری ئێمەش بی بەڵام بەداخەوە ئێستش ئەوان بەو عەقڵیەتە ئیشەکەن کە
کورد ڕەنگە هەمویان نەبێ وەنێ کۆسار ڕەنگە زۆرینەیان ئێستش لەسەر ئەو عقلیەتەن بەڵام زۆرینەشیان هەیە وەکو ئێمە قوربانی دەستی زاڵم بوون وەکو ئێمە قوربانی دەستی سەدام بوون دەرسیانەوە وەرگرتووە ڕەنگە ئەو جیاوازیە نەبێ دەبێت حکوومەتی گۆڕ بە گۆڕ حکوومەتی لە ناوچووی بەعس ڕەنگە ئەو تاوانانەی کە بەرامبەر کە بە کورد کراوە بەرامبەر بە عەربی شیعەوە تریش لە عێراقا کردبێت بەرکەوتەی دەستی ئەوانی من نمونەیەکت بۆ باسکەم پێشەوەی نمونونەکە باس پێ باسی شتێکی تریش بکەین لەگەڵ نمونونەکە هیچ هاوڕێک هیچ کەسێک کە سوکاری خۆت بێ یاخود ناسیایی خۆت بێ هەبووکە لە سەردەمی ئەنفالۆ تا ئێستا بەیەکەوە ما بێتنەوە بەیەکەوە بەردەوام بوو بێتن و ئێستا بەیەکەوە بتوانن خزمەت بکەن کەسی وا هەیە لەگەڵتەیانی لە هاوڕێ من زۆرینەی هاوڕێکانم خەڵکی ناحەی ڕزگارین بەڵێ هەموو کە سوکاری ئەنفال لە خوێندنی لە سەرەتایەوە پێکەوە بووین زان کۆمان پێکەوە تەواو کردووە هەن لیان هەن مدیری ناحێن وەکو کاکوەهاب هەن مامۆستان هەن لە زۆر شوێنە هەن وەڵام زۆرینەشیان ئەو کات لە خوێندندا بڕاون ئێستا ڕەنگە کارێکی بازرگانی بک بۆ خۆی کارێک بک وەکو دوکاندارێک وەکو هەر کەسێک معیشت بکە بەڵێ هەمومان ئێمە ئێستش ئەو پەیوەندیە جوانەی کە لە سەردەمی نەبوونیە لە نێوانمانە هەبوو ئێستش هەر بەردەوامین و ئێستش پێکەوەین بەڵام زۆر جار خەمە خۆم کۆمەڵێک هاوڕێم هەبوو لە کاتی خوێندنە زۆر لە منیش زیرەکتر بوون بەڵام لەبەرەوەی وەسعی مادیان باش نەبوو لە خوێندندا بڕان بەداخەوە هەندێک جار کاریگەری قەت بیرم ناچێ هاوڕێکمە بوو زۆر زیرەک بوو بەڵام لە خوێندندا بڕا دوجار باری دەرونی تێک چوو لە نەتیجە خۆی کوشت هێرۆ سەکاک فرات قسەیەکی کرد لە کۆتایی قسەکانە کە لایەنی دەرونی تێک چوو ینی بەڕاستی چیرۆکی ئەنفال ئەگەر کەسێکی بەهێز نەبیت ئەگەر کەسێکی خۆڕاگر نەبی ڕەنگە هەر ئەو چیرۆک و ئەو ستۆریانی کە لە ناو مێشک و لە ناو زەهنی کەسەکەیە بەردەوام لێ درێتەوە لە ڕەنگە تووشی چەندها نەخۆشی دەرونی بکات وای لێ بکات کە کۆنترۆل چیرۆکانەوەندە کاریگەرن زۆرجار ئینسانی بەهێز ئەڕخێت چۆن وەکو مامۆسایەک وەکو خانمێک وەکو دایکێک چۆن کارتان لەسەر ئەم لایەنی دەرونیە کردووە مەرج نییە ینی بۆ مناوبەر ڕەنگە کەسێکی بەتەمەن هات بێتە لات بیێ بێتە لادیا خۆت هیچ سەردانی کەسە بەتەمەنەکانت کردو ئەوانەی کە ماونەتەوە لە ئەنفالە بتانی یارمەتی دەریان بی بۆی بتانی دەروونێکی باشتر دەروونێکی زاڵتریان یعنی کاریگەریان بۆ دروست بکەی لەسەر خۆیان هەر خۆی خۆمان کە خێزانێکی ئەنفالین بنەماڵەیەکی ئەنفالین دایکم گەورەترین چیرۆکە یانی ڕۆژانەیە کە بینین و ئەهێن مەلای خۆم و خۆم سەردانێکم ڕۆژانە ینی هەموو جارپی ئەڵێم براکانت ئەنفالن خوشکەکانت ئەنفالن و باوکیشمان ئەنفالە دایگیان باوکمت لە دەستداوە کۆمەڵێک یادگاری جوانت لەگەڵایە ئێمە هەموو یادگاری باوکمین بۆ تو چی ینی من ئەزانم ماڵوێرانی تو بێماڵی تو نەبوونی تو دەستکورتی تو نەخۆشی تو لە دەستدانی خوشک و براو ئازیزان و بێمێردی و ماڵڕمانی تۆ ئەمە هەمووی کارەساتە بەڵام لەگەڵ ئەمەشە ئێمە هەین تکایە پشمان پێ ببەسە و هەموو کاتێکیش ئێمە دڵنیایی ئەدەینە نایلین تو بێکەم و کورتی بیت تو لەسەر دەستمانی تو لەسەر سەرمانی و هەر ئەگەر باس ئەوە بکەین چۆن دایکی قوربانی دەربم لە دایکی خۆمەوە فێر بووم دایکم گەورەترین قوتابخانەیە لێەوەی فێر بووین چۆن قوربانی بدەین ببوورە ئەسا ئەمە ڕەنگە ئاسان بێ بۆ تۆ لەبەرەوەی دایکی خۆتەوە و ڕۆژانە بەرکەوتنە هەبێ لەگەڵای وەکو خۆتەڵی ئەی هێنی بۆ لای خۆتۆ ئەچی بۆ لای خۆت قسەکە ئەمە ینی هەوڵەدا وەکو ئەو دایکانی تر کە هەن تۆ وەکو کەسێکی کچێکی ئەنفال وەکو کەسێکە باوکی خۆتە نەبینی وەکو کەسێکە بەو هەموو قوربانیانە تێپەڕوی توانیتە لەگەڵ ئەو دایکانەی ترا لەگەڵ ئەو ژنە بە تەمانانەی ترا بتانی ئەم قسانەی کە لەگەڵ دایک تایکی لەگەڵ ئەوانی شابیکەی ئەوەی نزیکەکە بێت بۆ نمونە ئامۆزاژنمان هەیە بۆ نمونە دراوسێمان هەیە دراوسەیەکمان بوو 4 کوڕی ئەنفال بوو زۆر ئەمان هێناوە لای خۆمان و چێشتێکمان بکردایە چونکە هەم هاولادێ بووین لە کاتی خۆی دایکم باسێکات بانگی ئەومانە کرد ئەو زۆر یعنی بە کزەی جەرگەوە گیانی لە دەستدا لە دوای 4 بناڵەکەی بردیانە ژووری نەشتەرگەری شوتی نەشتەرگەری ناکەم تاوا کۆتا ژیانە و گورچی لۆشتی وام ناوێت با منیش بمرم و کەسێکی ناسراوە هاولادێشمانە وەکو ئەو کە نزیک بم لێوە چونکە من لە ڕێکخراوەکانە ئیش ناکەم بەڕاستی و حەز ناکەم ئیزافەی شتێ بکەم کە نەبێت بەڵام ئەمانە کە لە دەوروبەرم بووە ئەوە نەیتوانیمە
یعنی بەپێی خۆم بەپێی ئەم پیشەیە کە هەمە بتوانم ئەگەر وەکو چۆن بڵێ مشتێک لە خەربانێک هەڵگری لە خەما هەر باشە توانیم ئەوە بکەم. مامۆستا هێرۆ ئێمە ساڵانە ئەبینین لە ساڵیادی ئەنفالات چەندین چالاکی بەڕێوە ئەچێت تا چە گرنگە ئەم چالاکیانە لە خوێندنگەکانیش بەڕێوە بچێت بە دیوە هونەریەکەی. بۆ نمونە ئێمە خاوەنی بەدایان چیرۆشین لە ئەنفال بەڵام خاوەنی بەدایان چیرۆشی سەرکەوتنیشین. مەبەستەکەم ئەوەیە کە لە چوارچێوەی هونەرە پێشکەش بە مناڵان بکرێت بە نەوەی ئێستا ئەمە تا چەند گرنگە مامۆستا؟ وەڵا زۆر گرنگە نەبێت گوازێتەوە بۆ ناوەندەکانی خوێندنی خۆی لە ناوەندەکانی خوێندنە گرنگە ئەمە بکرێت چونکە ئیسە من وەکو باسیشم کرد ئەو ڕۆژەی مناڵەکانمان دێنە سەر دەرزی ئەنفال دێن و ئەڵێندا ئەمڕۆ دەرزی ئەنفالمان خوێند بەڕاستیدایە بابای ئێمە ئەنفالە تو کچێکی ئەنفالی تو باوکی خۆت نەبینیوە ئەگەر ئەمە بکرێتە وێنە و پیشان بدرێت چونکە هەمیشە ئەوەی لە چاوە ئەمێنێتەوە هەندێک جار هەندێش لە خەیاڵمانە نامێنێت بەڵام ئەوەی لە چاوە ئەمێنێتەوە وێنەیە کە ئەگریت و ئەیدەیتە مێشک چونکە ها ئەگەر خۆشی تو لە ڕوە زانستێکەوە سەیریکەی ئەڵێت سێ میمۆری لە مێشکی ئینسانە هەیە میمۆریەکی کورتخایەنێکی ناوەندێکی درێژخایەنە خۆی پرۆسی ئەنفال لە درێژخایەنەکەیە ئەڵێت هەتا ئەو ڕۆژە ئەمری یادگە ناخۆشەکان و ئەوانەی کە زۆر خۆشن لە ژیانتە ئەمێننەوە ئەنفال شتێکە بوو هەمیشە لە یادگەمانە هەیە کە لە یادگە ئێمە هەیە ئێمە کۆتا مناڵی ئەنفالین چونکە من مالیت هەشتا و حوتم حەز ئەەکەم بە هونەر و بە تابلۆ پیشانی مناڵەکانی بدەین لە یادگە و لە سنتەری درێژخایەنی مێشکیانە بمێنێتەوە هەتا ئەو ڕۆژەی مناڵەکانیشمان گەورا بن تەمەنیان ئەبێتە 100 ساڵ بزانن ئەنفال چییە بزانن نەهامەتی ئەنفال چییە بزانن قوربانیدانی ئەنفال چییە حەزەکەین ئەو کارەساتە بە تابلۆ بۆ وێنەکێشانیش پیشان ئەوان بدەین ئەوە زۆر زۆر گرنگە. دەست خۆش کاک وەهاب بابێ مۆلای جەنانە جگە لە وەزیفە ئیداریەکەت باست کردکە وەکو چالاگوانێکیش وەکو کەسێکە لەو لە بواری ئەنفال و جینۆسایدا ئیشە کردووە ئەو چالاکیانەی کە تا ئێستا کردوتانە لەسەر کام بەشە بووە ینی لەسەر تاقانەکانی ئەنفال بووە لەسەر ئەو کەسانە بووە کە بە تەنیا ماونەتۆ یاخود نەخێر لەسەر کۆی پرۆسی ئەنفالەوە ئیشتان کردووە وەکو لایەنە ئیداریەکە و جارە باز ناکەین لایەنی چالاکیەکانە. خۆی لە ڕاستیە من خۆزگا وەک فریادی برام و دادەهێرۆی خوشکم زۆر بچووک وایە ماڵمان ئەنفال وایە من هەرزەکار بوو ماڵمان ئەنفال بە تاواتی هەموو بیرێت مەرحەلەی شەشی ئامادەی بووم ینی ڕۆژانە ئەنفال لەگەڵمان دووبارە ئەبێتەوە لە وجدانما لە بیرما چونکی من هەموو چرکە ساتێکی ماڵی خۆمانم بەبیرە یەک کچێکی بچووکم هەیە تەنها کچێکمەیە بە ناوی دایکەوە ناوم ناوە کوڕە بیچکەکەم بەناو برا بیچکەکەمەوە ناوم ناوە یعنی کە ئەوانە بینم ڕۆژانە من دایکم و براکانم ئەبینم لای من لەبەرەوەی کاریگەریەکە ئەوەنە بەقوت بووە حەزم کردووە بۆ هەمووی ئیشێکی ئەنفال من سەردەستە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی ئەنفالە من ماوەیەکی زۆر ئیشم کرد یعنی سەرباری ئیشە ئیدارەکەم کە سەدام ڕوخات چووینە خوارەوە زۆر بەداداچوونم کرد بۆ ڕەبە کۆمەڵەکان تا لە ڕێگەی کوڕێکی ڕەفیقمەوە مامۆستا سەیوان کە ئاسایش بوو توانیمانەیەکە لە گۆڕە بە کۆمەڵەکانی حەمرین بدۆزینەوە ئەو سەردەمە من بەڕێوەبەری هەواڵگیری نووسینگەی دووس خوورماتوو بووم لەسەر حکوومەتی فیدراڵی گەڕان بە دوای بەس بەڕاستی کاگوابیانی ئەمریکای جێڕێت و ئێستا وڵی تەحملێکی زۆریەوە هەندێ شوێنە بەڕێوبەر بوویت و لە هەندێ شوێنە بە کار بەدەست بووی وڵای هەرتووی کە تەحمل لەبەرەوەی ئێمەش کابراایکی عربە و زانیاری لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان هەبوو نردم لە کەرکک هێنایان چوین من و ماوسە سەیوان و دەستەیەک لە حەمرین نزیکی تکریت بە دوای شوێنی قبرەکانە ئەگەڕێن ئەو وەختە مەترسی قاعیدە هەبوو مەترسی ئەمریکەکانە بوو بمانگرن ئەوە بوو ئێمە لە نەورۆزی پێم وایە 2000 و کۆتایی 2009 بوو 2010 بوو ئێمە گۆڕێکی بە کۆمەڵمان دۆزیەوە 158 ڕووفاتی تیا بوو ئەوانەی ئەو دیوی ئەو بەرن من خۆم بەدەستی خۆم کە لە سەری ژنەکانم دەرکرد ینی بۆیە ئەنفال من ناخمی داخ کردووە تا توانین بڵین ینی توانیتە لە ڕێگەی هەم پۆستەکەتەوە هەم لە ڕێگەی ئەو چالاکی و لایەنانەی تر کە وەکو لایەنی شخصی خۆت کردوتە بتوانیت گۆڕی بە کۆمەڵ بدۆزنەوە بەڵێ کە من ئەڵێم ئەو گۆڕی حەمرینە بەزەوە بۆە گۆڕی توانێت ئەوەی خۆی بە پێی قسەی شاید حاڵەکە نزیکەی 72 گۆڕە ئەو گۆڕانە
بە نزیکی 5 متر دوور درێژن 2 بۆ 3 متر قوڵن تقریبا 2 متر پانن یعنی ئاسانە نییە بیان دۆزیتەوە حکوومەتی عێراقیش هاوکار نییە ئەو وەختەی ئەوەی ئێمە دۆزیمانەوە مافی مرۆڤی عێراقی ئەویت ئەمانە هی دەستی قاعدەن بەڵام ئێمە مەمەی مناڵمانتیا دۆزیەوە خۆشحاڵیەوە ئێستا ماوەی 2-3 ساڵێکە بێت کە خاننیەکەمی عراق خاتو شانازی برایم ئەحمەد کە زۆر بە جددیش لەسەر ئەم کەیسی ئەنفال و ئەو گۆڕەوە کۆمەڵەکانەکە من لێرەوە سوپاسی بەڕێزیەکەم من یەکێ لەوانە بوو کە چووم لە بەغدا سەردانیم کردووە لە سلێمانیش و وەکو تاقانەکانی ژیاداشتێکم بۆی نووسی داوام کرد کە گۆڕەکان هەڵبدەنەوە هەرچەنە ئەرکە لەسەری بەڵام دەستخۆشی و سوپاسی لێکەین چکە ئێمە من بۆ خۆمەکو تاقانەیە کە 3 برا و 3 خوشک و دایک و باوک و براژنم ئەنفالە ڕخنە و گلەیم لە ئەم حکوومەتەی خۆمانە تا چووکە هەمیشە بابەتی ئەنفالی بە هەند وەرنەگرد و عیشی لەسەر بکە خۆ ئەینا ئەکرا لە پێکهێنانی حکوومەتی عێراقی ئەو کاتانەی ئەهاتن لە هەولێر و سلێمانی دائنشتن بە مانگ حکوومەتی عێراقی دروست بکەن ئەیانتوانی بکەنە پێشمەرجێکە گۆڕەکان هەڵدەنەوە کە قەرەبوو بکرێتەوە کە تۆمەتباران دادگایی بکرێت من هەموو جارێک قەت ڕخنە لە حکوومەتی عێراقی ناگرم ئەوە دژمن و نەیارت بوو ئەلێ کرد بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر ئەنفال کردو ئەم دەسەڵاتی خۆمانە کە نەیتوانی 200 ئەمەش هەر لە خۆشەویستیان لە خۆشەویستە ئێمە ئەگەر من کەسێکی بێگانە ناکرێت لە ڕێ بۆ ڕەفیقێک باسم کرد ئێمە خۆمان وەکو کورد ئەنفالمان بە هەند وەرنەگردووە ئەکرا لە ڕۆژی 4 هەموو شارەکان ڕەشپۆش بکرێ ئاڵایە کە دەلالەتەوە بێ ئێمە کۆسێکی گەورەمان کەوت بەڵام بەداخەوەگەڕێنەوە بۆلات کاکفریات خاوەنی دوو بڕوانامەی هەم لە یاسا هەم لە ڕاگەاندن ئەگەر بە کورتی باسی ئەومان بۆ بکەیت چۆن بڕوانامەی یاسا دواتر ڕاگەاندن یاخو ڕاگەاندن پێش یاساکە زمانی ئینگلیزی و یاسا چیرۆکی ئەومان بۆ باسکە بەڵام مەبەستمە ئەوەش بزانم کە لە ئێستا بەڕێستان بەڕێوبەری بنکەی پۆلیسی مەدانن ڕۆژانە بەدەیان گومان لێکرا و تاوانبار ئەبینیت هیچ چیرۆکێکی ئەنفال هەبووە کە کاریگەریە بێ بەسەرتەوە بۆ نمونە گرێ بێتەوە یاخود لە ڕوە دەرونیەکەوە لەگەڵ ئەو تاوانبارە یاخود ئەو گومان لێکراوی کە هاتوۆتە بەردەسن دەستخۆش من لە ساڵی 2004 کۆلێژی زمانی ئینگلیزیم تەواو کرد دوای بووم بە ئەفسەر لە هێزەکانی ناوخۆ دوجار یاسام تەواو کرد و ئەمانش هەموو بۆ خۆم پڕچەک بکەم بۆی زیاتر بتوانم خزمەتی وڵاتەکە و نیشتیمانەکە و هاوڵاتیەکان ئەم سنوورە بکەم بەرۆ من ئەفسەری پۆلیسم تا شارەزایم لە یاسا هەبێ زیاتر ئەتوانم زیاتر بە یاسایی خزمەت بکەم وەکەوەی کە جەنابەت وتت چیرۆکێک هەبووە بیبەستیتەوە بە گرەیەکی دەرونی یان ئەو نانێکە لە ئەنفالە هەبووە ئێمە ڕاستە ئەوەی کە تاوانەکەی بەرامبەرکردن حکوومەتی عێراقی بوو حکوومەتی بەعز بوو بەڵام ناکرێ ئێمە هەموو عەرەبێک هەموو خەڵکێک وەکو سەدام و دار و دەستەی سەدام چاولێ بکەین زۆرینەی ئەوانەش قوربانین ئێمە هەر کەسێک هاتووەتە لامان وەکو هاوڵاتیەک سیرمان کردو وەکو هاوڵاتیەک تەعاملمان کردو وەکو خاوەن مافێک ئیشی لەگەڵاکەین هیچ کاتێک منەوەم لێک نەداوەتەوە ئەمە کەسێکی عەرەبە دوشمنی منە ئێمە کەس دوشمنی کەس نییە عەقڵیەتە واکە خەڵکێک دوشمنایەتی بۆ دروست بێ و ئەکرێ لە ناو کوردیشە عەقڵێتێک هەبێت دوشمنی ملەتەکەی خۆی بێ ئەخڵێ لە ناو نەتەوەیەکی ترا عەقڵێتێک هەبێ دۆستت بێ بۆیە ئێمە بێ ئیش لەسەرەوە بکەین ئەنفال تاوانێکی زۆر گەورە بوو بەسەرم نەتەوە هات ئەنفال تەنیا تاوانی کوشتنی کۆمەڵی خەڵک نەبوو کە 182,000 خەڵک وەکو ئامارەکان باس لێکرێ ئەنفال سڕینەوەی نەتەوەیەک بوو ئەنفال لێکدابڕینی کۆمەڵایەتی بوو ئەنفال لێدان بوو لە ئابووری کوردستان ئەنفال وێرانکردنی دێهات بوو ئەنفال کارێکی کرد ئێستا زۆرینەی ئەوانەی کە کەسوکاری ئەنفالن من دوێنێ شەو دانیشتبوون باسمە کرد کۆمەڵێک کەسوکاری ئەنفال هەن هەر ئەوانەی کە من ئەیناسم دایک و باوکی ئەنفال هەمویان لە تەمەنێکە تووشی لە بیرچوونەوە بوون کە ئێستا لاگەڵیانە دانیشی ئەسڵەن نازانێ ئەو شوێنەی کە تیا دانیشتووە چ شارێک چ شوێنێک ئەمە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ئەنفال هەبوو و ئەنفال ئەو بوو کە زۆربەی خەڵکەکەی نەخوێنەوار کرد وانەی کە لە سەردەمێکە ئەو کاتە لە خوێنەواریشتاگەڕێنەوە بە لای مامۆستا بەزم پرسیارە لێ بکەم کاک فریان
جەنابێ ئێستا ئەفسەرێکی بەرزی لەناو پۆلیس و لەناو وەزارەتەکانە کاتی خۆشێ بە مناڵی پۆلیست بینیوە کە ئەنفالیان کردوون بەڵام ئێستا پێچەوانەکەی دەسە پۆلیسە بینێ کە سڵاوی سەربازیت لێەکە ینی چه هەستێکە هەیە لەلایەکەوە هەستێکی خۆشە و لەلایەکە هەستێکی ناخۆشە خۆشەکەی ئەوەیە کە ئێمە توانیمان ئەوەی کە ئەو تاوانی کرد لە ژێر ئەو ناو نیشانە ئێستا ئێمە بتوانین خزمەت بکەین ئەوە هات دارێ بڕێەوە ئێمە دارەچێنی ئەوە هات خەڵکی کوشت ئێمە خەڵکە پارێزی ئەوە هات ئەمە هەستا دیێ وێرانە کرد ئێمە دێهات ئاوەدانەکەینەوە ئەمە بە دیوە باشەکەی بە دیوەکەی تریا من دوێنێکا ڕزگار زۆر ینی کردوتی بە جلی سەربازی و بۆ بەرنامەکە وتم من زۆر هاوڕێم هەبوو بەهۆی نەبوونیەوە لە مەکتەب دەرچوو زۆر کە سوکاری ئەنفالە بینم ئێستا ڕقی لە جلە سەربازی و لەو نەجمانە ئەبێتەوە کە منەی بەستم بۆی ڕێم بەخۆم نەدا بە وجلەوە بێم ئەم بەرنامێ و کە سوکاری ئەنفال بمبینی ئەنی بە دیوێکە ئەو ناخۆشیەی هەیە خۆزگایە ئەو جلە هەمان جل نەبووە کە لە سەردەمی سەدامە ئەپۆشانی مەبەست لەوەیە گۆڕانکاری لە پۆشاکی سەربازیەکەیە هەبووە بۆ ئەگەر بکرا یادگاری کەسەگەر بەڵێ بەڵامی تر ئەوە بینی سەربازیە بێ قیاسەکە و شێوازەکە و ئەوانەی بەپی کوڕاسی سەربازی بەو شێوە بێ ئەوە ناکرێت دەستکاری بکرێت بەڵام وەکو لە یادگە و لە بیری کە سوکاری ئەنفالە ئێستا ئێمە کاتێک کە پۆلیسێکمانە بینی خۆمان لێ شاردەوە ئێستا بێمە وا بکەین کە خەڵکێک تاوانی بەرامبەرەکرێت داڵدە بۆ ئێمە بێنی ئەمە فەرق و جیاوازیەکەیە کە حکوومەتی کوردی ئێستا من زۆر جار باسنەوەکرێ خەڵکەڵێ هەندێک جار خەڵ لە تووڕەبوو ناڵێ خۆزگەمان بە سەردەمی پێشووتر سەردەمی کام پێشووتر ئەو سەردەمەی کە کەس ئەمان نەبوو لە ماڵی خۆی ئەگەر ئەوەی کاڵێز خۆزگەمان بە سەردەمی سەدام بێت سەیری ئەم گۆڕانە بکات سەیری ئەو گۆڕە بە کۆمەڵانە بکە کە مناڵێک لە زگی دایکا بووە لە ترس و فراق و لە کوشتن و لە ترسی مەرگە ڕەنگە بەبێ بە مامان مناڵەکەی لە دایک بوو بێ چ کارە ساتێکە باسی خوێندنی کرد کاکفرات مامۆستا ینی تا چەند گرنگە ئەو کەسانەی کە سوکاری ئەنفالن یاخود تاقانەی ئەنفالن نەوەی ئەنفالن لە خوێندندا نەبڕن ینی لەبەرەوەی بتوانن چیرۆکەکانی خۆیان ینی ئەمانی کە ئێستا ئێمە بەرنامەکەین لەگەڵ ئەم ئێوەی بەڕێزا داینشین هەر یەکە و بۆ خۆی یەک دنیا چیرۆکی هەیە یەک دنیا نووسینی هەیە کە ئەکرێ ببێ بە چەنەها فیلمی سینەمایی و بە چەنەها شانۆنامە بڵاو کرێتەوە تا چەند گرنگە خوێندەوە بوون بۆ ئەو کەسانە یاخود بۆ کە سوکاری ئەنفال کراون دەستخۆش ئێمە ئەم جیلەی دواییە ئەوەندەی فریا کەوتین بووینە خاوەن شەهادە پاڵپشتی لێکراین بەڵام ئەوەی کە بۆ قوربانی دەربرا خوشکەکان ترمان بوو گەورەکان قوربانیاندا تەسەورەکەی زەبرە دەرونیەکە ئەمەندە لە سەریان بەهێزە نەیانتوانی دیسان یعنی خۆیان بگرنەوە و هەستەوە و شەهادەیەک بەدەست بێرن بۆ نمونە چونکە ئیساکە هەر خوێندن بەیانیان نییە خوێندنی وارانمان هەیە بۆ نمونە ئەتوانیت بڕۆی لە وڵاتی تریش بخوێنی ئەتوانیت لە هەر هیچ لە بخوێنی دەستمان پێ کردەوە من چوار خوشکم لە مەحەل ئومیوە دەستیان پێ کرد نەبوونە خاوەن شەهادە بەڵام خوێنەوارێکی باشن ئەتوانم بنووسن و بخوێن بۆ خۆیان خوێنەوارێکی باش ئەمە وایان لێ ئەکا کە زیاتر زاڵ بن بەسەر دەرونی خۆیانە چیرۆکی وڵاتانی تر بخوێنەوە ئەو کتێبانەی کە هەیە بتوانن بیخوێنەوە بێگومان خۆی ئەنفال و کتێبی ئەنفال تراژی دیاترین و خەمناکترین و تۆقێنەرترین کتێبە ئێمە خۆمان بۆ خۆمان لە ماڵەکانمان هەیە ئەی خوێنینەوە لەبەردەست مناڵەکانمانایە ئەمە هەیە ڕۆژانە دووبارە بێتەوە لە نێوان خێزانەکان خۆمانە ئێمە من بۆ نمونەی خێزانەکەی خۆمانە هێرمەوە خوشکانم چوونە مەحەل ئومی بۆ خوێنیساگە خوێنەوارم بێگومان ئەمە تو یعنی هەر یعنی نەخوێنەواری شتێکە ئیسا ئێمە لە دنیای سوۆشیال میدیا ئەژین بۆ نمونەگەر تۆ مۆبایلێکت پێ بێ ڕۆژانە چەندین شتی باشە خوێنیتەوە چەندین شتی خراپیش هەیە ئێمە توانین سوود لە باشەکان وەرگین و خراپەکان بخێنە لاوە ئەتوانین سوود لە خراپەکان وەرگین بۆ باشترکردنی خۆمان وانە ئەمە سوودی زۆرە ئەگەر تو با شەهادەی نەبێ با خوشکەکەی من مامۆستا نەبێ با دکتۆر نەبێت با ڕاگەیان کارێک نەبێ بەڵام بۆ خۆی توانێت شت بخوێنێتەوە چونکە ها یعنی نایکەمە ئەوە چونکە مناڵی ئەنفال زۆر قوربانی دەرن
ئینسانێکی نابینا بێرە و ئینسانێکی چاوساقی ئاسایەک و خۆمان بێرە خوێنەوارێک و نەخوێندەوارێک ڕێک بەو شێوەیە بەرچاویان ڕوونە. کاک وهاب بەڕێوەبەری ناحەیەک لە سەردەمی ڕژێمی بەعسا ناحەی نەوجول کە دەستیە بۆ لە پرۆسی ئەنفالە، بەڵام ئێستا تۆ بەڕێوەبەری ناحەی نەوجولی کە پێشتر کە زۆربەی قوربانیان لەسەر دەستی بەڕێوەبەری ناحەی نەوجول بووە لەو سەردەمەیە. ئێستا ئێوە بەڕێوەبەری ئەو ناحەیەن، چۆن ڕۆڵتان هەیە لە ئاوەدانکردنەوەی ئەو ناحەیە کە لەگەڵ ئەوەیە کە تۆ ئەم چیرۆکانەشت بیستووە، ئەم چیرۆکە تراژیدیات بیستووە کە سوکارەکەت هەمووی لەوێ ئەنفال کراوە، بەڵام ئێستا وەک ئاماژەم پێ خۆت بەڕێوەبەری ئەو ناحەیەت. بەڵێ خۆی لە ڕاستیە کاروانی خزمەتگوزاری حکوومەتی هەرێم گەیشتێتە ئەو ناوچانەی کە خاپور کرابوون پێشتر. حتمما سنووری ناحەکەی من بە نزیکەی 3500 قوربانی تایە بەدەیان خێزان هەر لە بنەچەوە سڕاونەتەوە. خشتێک بە پێوە نەما دەلالەت لەوە بکە ئەمە دیە بۆ گوند بۆ ئێستا گوندەکان ئاودان کرانەتەوە، کارەبا و خوێندنگە و ئەمانەی هەموو بۆ کراوە، بەڵام لە ئاستی قوربانیەکان ئەمە کەمە، ئێمە ئەکرا زیاتر خەڵکەکە هەندێن بگەڕێتەوە لاتێ نەک چۆڵێکین، بەڵام من بۆ خۆم بە حکمی ئەوەی خەڵک هەندێک جار کاتی نییە مراجعی دەوائیر بکات، پێویستی هەبێ یان شوانکارە یان جوتیارە، هەندێک جار من خۆم ئەزانم پێویستیەکانی خەڵکی بە حکمی ئەوەی خۆم خەڵکی لادێ بوومە خۆم داوایان بۆ ئەەکەم پێشیانەکەم. من زۆر جار لەبەرەوەی خەڵکی سنوورەکەم هەم لێپرسراوی بنکەی ئاسایشی ئەوێ بوومە، هەم بەڕێوەبەری ناحیە ئەوێم هەندێک جار پرۆژەی خۆمانەیکەین کە بە هاوکاری هەندێک لایەنی یان ڕێکخراوەکان بێ یان منەزەمات بێ یان خەڵکی دەوڵەمەند بێ، من بە هەموو جارێک لە موچەی ئەنفالەکەی دایک و باوکم بڕێک لە ئەو پارێدانیم بۆەوەی پرۆژەیەک ئاوێ بگەین نەجێ پردێک ڕووخاوە پڕی بکەینەوە ڕێگایەکە، یعنی ئەمە بە ئەرکێزانم. بەڵام ئەمان کانیەکان ئەوەدانەکەنەوە جاوەرە تۆ ئەمە لە جیرفانی خۆی جا ئەو کەسش کە ئەنفال کرا کۆسەرجا تۆ هونەرمەندی منیش هونەرمەندم، تۆ میوزیسیانی من شانۆکار و فیلم سازم. جاوەرە کاک وهاب ئەم بابەتانە مامۆستا هێرۆ کاک فریاد ئەم بابەتە جوانانەمانێ جا ئەمانە بکرێ بە فیلم، چ دۆکۆمنتاری بێ چ کورتە فیلم بێ، ئێمە خاوەنی بەدەیان چیرۆشی کاریگەر و سنجڕاکێشین کۆسەر. بۆمان تاوەک بووی ئاجا من هەر لە ڕوانگەی ئەوە کە ئەنفال ئەبێ کەسەکانمان چەند برسی بێتن، چەند تینی بێتن، چەند نەهامەتیان بینی بێت، بۆ خۆم لە ناخەوە زۆر یعنی قوڵ بیرم لێکرێتەوە. زۆر جار هاوینان من لەگەڵ برادرانم کاک جەماڵوارانی یەکە لە تاقانەکانی لای خۆمانە و جێگیری فرقەی چوارە، زۆر جار هاوینان بۆ ئاسکەکان و ئاژەڵە کوێیەکان لەدا ئەوەی کە هەست بە تینێتی ئەکەین هەستەکەم کەسەکانم تینە بوونە، زۆر جار کانیاوەکان ئاوەدانەوەکەن یاخوو بە تەنکەر هەندێک دۆڵ و ئەوانەی کە ئاوی هەیە چاکێکەکەینەوە ئاوی تێکەین ئەڵێن با درەختەکانیش تینویان نەبێت. بابەتی ئەنفال لە ناخی ئەمە هەموو ژیانمانی تەنی کاگواب لەو تەسەورەیە گەر کەسێک بوویتاکە کە سوکاری ئەنفال نەبووی تا هەر ئەو خزمەتانە بکردایە ئەو ئەنفالەیە کە بەسەر ناخ و دەروون تازاڵەکە بتوانانی ئاوا بۆ دڵسۆزیەوە خزمەت بکەیت. بڕوان ناکەم چونکی لەوە ئەبینم ئێمە وەکو کورد هەموو کورد تاوانەکە بەهی خۆی نازانێ، ینی زۆر جار ئێمە هەندێک جار ڕێپێوانمان کردووە ڕێکخراوەکان کە سوکاری ئەنفال خەڵکێکی زۆر پشتیوانمان نەبووە، هەر خۆمان بووین هاتنێتە سەرجادە داخوازیمان کردە. مەسەلەن ئێمە لەسەر یاسای تاقانەکان کە تاقانە ئەوەیە کە دایک و باوک و برای خوشکی نەمابێت، ئێمە من دوو سێجار لە جەسەی پەرلەمانە دانیشتومە، یعنی پاڵپشتێکی وا نەبووە خەڵکەم قەزێ بە قەزەی خۆی بزانێ و بڵێ ئەمانە حەقە وایە یاخو لە قوربانیەکانمانە ئەگەر خەڵک پشتیوانمان بواە بەڕاستی من قوربانی مێ 900,000 وەرگم بابەتم پارە نییە. 900,000ەکەش وەکو خۆ دەڵێ بەشێکەی تۆ بە خزمەتکردنی بەتەئکید بەڵامی تر ئەمە واقعی ئەنفال ئەم وڵاتی ئێمە لە دۆخێکی نەخوێنەوار و یاخو هەندێک جار قەزیەکانمان بە قەزەی گشتی نازانین، ئەمە کاریگەری هەبوو لەسەر دۆسیەکانمان. بەس خۆی جوانیەکانیش هەروانن کاک وابکە
تۆ بتوانی بە هەموو ئەو بارودۆخە تێپەڕی بەڵام هەر بەردەوامی هەر ژیان لە لاو جوانتر بێت ڕەنگە ئێستا جەنابێت نمونەی چەنەها کەسی تربی کە چاو لە جەنابە بکات چەنەها مدیر ناحێمان نەبێ وەکو کاگوهاب خزمەت بکە وەکو کاک فەرمانێک ئەمانە هەمووی نمونەیەکی حازر و نمونەیەکی جوان و لە ڕاستیە ئێمە سەروەری لە ڕاستیە ئێمە من کاک فریاد کاک جەماڵ ئەو برادرانی کە قوربانی ئەنفالین لە ئیشکردنا خۆمان بە سەردەستی دڵسۆزیە زانیم چکە پێم عیبە لە شوێنێکا بم و دڵسۆز نەبم بە جدی ئیش نەکەم ناوچەکەشی خۆم بێ داخوازی ئەمەوێت لە هەموو خەڵکێ باشتر بووم بۆی بڵێن ئەوە تاقانێکی ئەنفالە کە سوکاری ئەنفالە لە دڵسۆزیە یەکەمە لە دەستپاکیە سوپاس بەخوای گەورە ئەوانەی کە لە دەسەڵاتیان نمونەین لە جوانی و دەستپاکی و ئەمانەتە بەتاکی چونکە خیانەتکردنە لە خوێنی شەیدەکانمان قەت خوێنی شەیدەکانتان لە بەرچاو بەتاکی خوێنی شەیدەکانم ناکەمە قوربان پارە و پوڵ و مەنسەبی شخصی خۆ خۆش بێ کاک فریاد ئەو شوێنەی کە جەنابە خزمەتی تیاکەی ڕەنگە زۆر جار خەڵک بێت سەردانە بکە بۆ بابەتی ئاشتەوایی ینی بەدەر لە لایەنە یاسایی و لایەنە قانونی و شتەکان وەکو کەسایەتیەک لە ناوچەکە بێن ڕاو بۆ چون و دووە بگرن بێن داوا لێ بکەن کە چۆنەڵێها حەکەمیەک ببینی فریاد پێشتیش پۆستێکیکەی هەیە بۆ پێشەوەی بەڕێوەبەری بنکەی پۆلیسی بەڵێژی خێزانی بووە لە کفری بەڵێ هیچ کاتێک هەبووە مەسەلەن کە سوکاری دەرە غەیرە کورد بێت داوا لێ بکە کە مەسەلەن بێ بچی ژیانیان ڕێککەیتەوە بچی ئاشتەوای بکەی بچی نێوەنگیری بکەگەری بێت لە ئاشتی کۆمەڵایەتی بەڵێ کاک باسی کرد لە پێشتر لە ڕۆبەراتی تون و تیژی خێزانی ئەفسەر بووم و بەڕێوەبەر بووم ماوەی 4 ساڵ و 8 مانگ لە کفری بەڕێوەبەری ئەوێ بووم 4 ساڵ بەڕێوەبەری کەلار بووم و دوجار ئێستا ئەفسەری بنکەی پۆلیسی مەیدانم لەبەرەوەی ئێستا عەرەب و کورد لە سنوورەکە پێکەون و زۆرترین عەرەب لێرەیە زۆر جار هەبووە ژیانی کەسێک ڕزگار کردووە کە عەرەب بووە کوردیش نەبووە بەڵام من وەکو ئینسان تەعاملم لەگەڵ کردووە وەکو هەر مرۆڤێکی تر بە پێی ئاسا تەعاملم لەگەڵ کردووە چۆن ئافرەتێکی کورد پێویستی بەوە بۆ ڕزگار بکرێ ئافرەتێکی عەرەبیش کە هانای بۆ ئێمە هێناوە هەر بە هەمان شێوە ئیشمان بۆ کردو و کارمان لەسەر کردووە دەیان نمونە هەیە و ئێستش لە بنکەی پۆلیسی مەیدان چۆن هاوڵاتیەکی کورد سکاڵایەکێ بێدێتە بنکەکە ئێمە و ئیشی بۆکەین عەرەبێکیش دێت بە هەمان شێوە ئەوەی کە تەنیا مەگەر زمانەکە و مەرحەبای و سەرچاوەکە بە عەرەبیەکە بێ لەگەڵ ئەوی تراگینە هەمان زمانە و هەمان بەرنامەی و هەمان نەهجە لەگەڵیان ئیشەکەین و ئێمە باسمان کرد ئێمە قوربانی دەستی زوڵمی نابێت جارێکی تر ببینەوە بەزاڵم ئەوەی کە واجبی سەرشانە پێش هەموو شت مافی مرۆڤ لە بەرچاو بگیرێ بەداخەوە مافی مرۆڤ کە تەنیا بۆ مەرامێکە کە خۆیان ئەیانەوێ بەڵام ئەوەتانەیە بینین زۆرینەی وڵاتان لە هەندێک زۆر شوێن خەڵک قەتڕ و ئامەکرێ مافی مرۆڤ و وڵاتانی نێودەوڵەتیمان نەبینی وەکو پێویست بێنە سەرخەت ئێمە وەکو کورد کە ئەنفال کراین ملەتێک بە بەرچاوی هەموو دنیاوە نێژرا لە بیابانە بەڵام کەس بە جواب نەهات نە وڵاتانی ئیسلامی نە وڵاتانی عەرەبی نە وڵاتانی بیانی و نێونەتەوەی بەڵامی تر ئێمە خۆمان لەسەر پێی خۆمان وەستاین وەکو نەتەوەی کورد میلەتێکە باوەڕی بەخۆیەتی کورد میلەتێکە گەرلی گەڕێن ئەتوانێ ئیداری خۆی بدا ئەتوانێ زۆر شت بکا بەڵام لێ ناگەڕێن ئێستا زۆر جار ئێمە باس لە گەندەڵی و لە کۆمەڵێ شتەکرێ ڕۆبکەن زۆرینەی ئەوانە دەستی شوێنانی تری لە پشتە ڕەنگە لە ناو خۆشمانە هەندێک خەڵکی خراپ هەبێ بەڵام زۆرینە خەڵکی باش زۆرینە خەڵکێکاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە ڕوا بۆی پرسیارەکان کۆ بکەینەوە بە کورتیش بتوانین جوابەکانیمان دەست بکەین مامۆسا هەرو پرسیاری کە لە کاکفریادم کرد بەس بە شێوەیەکی تر بۆ جەنابێت لە ناوەندی خوێندنی لەم شارەیە و دەرسەڵیتەوە بەڵێ ئێستش ڕەنگە مەسەلەن عەرەبێکی زۆر هەبێت کە لە ناو شارە کوردەکانە نیشتەجێن و مناڵەکانە لە مەکتەبەکانن دەرسە خوێنن هیچ بەرکەوتەوە هەیە لەگەڵ ئەو خوێندکارانەیە ئەگەر هەتا
یعنی هیچ جارێک باسی چیرۆکی ئەنفالە بۆ کردوون بۆ ئەو کەسانە بۆی بزانن کە چی بەرامبەر بە گەلی کورتکراوە لەو مناڵیەوە بۆی ڕابێ لەگەڵ یا بزانە ئاگادار بێ جام ئەرکەی مامۆستا هێرۆ جیاوازتریشە توێژەریشە لامان کاتە هەم توێژەریشە ئەرکەکەی جیاوازە لە پرۆسی خوێندنە البته که ما باسی عربکین باسی او ناکن که باسی او دەسەڵاتە کە دەسەڵاتەکەی کە عرب ناوێت چی بکەین دەسەڵات معنی تر هەرە بێ بڵین عرب یعنی بەڵام باز لە دەسەڵاتەکە ئاکەین دەست خۆش بێ من وەڵامی پرسیارەکەی تۆ ئەدەمەوە بەس وەکو ئیزافەیەک حەز ئەەکەم لەسەر قسەکان کاکفریات هەندێک قسە بکەم ئێمە 4 ساڵ جارێک خولێکی پەرلەمانی عێراق دروست دەکەین لەلانە جیاوازەکانە زەردە سەوزە سوورە ئەمە کێشە نییە ئێمە زۆر بە پەرۆشین مناڵ ئەنفالین تەسەور کە هەندێک جار خەڵکە بینم یعنی پرۆسەی دەنگدانەکە بە شێوەیە سەیرەکە بەڵام ئێمە چونکە قوربانی دەرەکەین ئێمە بۆ خۆمان لە ناوچەی دابڕا و دەنگەدەین ئەڕۆین بۆ خانەقین 4 ساڵ جارێک بۆ خولی پەرلەمانی عێراق ئێمە ئەڕۆین و دەنگی خۆمانە دەین و دێنەوە ئێمە بۆ ئەم دەنگە ئەدەین ئێمە بۆ تا ئیساکە یعنی پەرلەمانتارە کوردەکان و حزبە سیاسیەکانی کورد بۆ لە بەغداد یەک دەنگنین بۆ تا ئیساکە ئەوان ڕووفات ئەنفالەکانمان بۆ ناهێنەوە بەسیترین شت مافی خۆمانە بۆچی وایەن لێ ناکەن ئەم حکوومەتە داوای لێبوردنمان لێ بکات باشە بۆ داوای لێبوردن لە من نەکات دایکم من و خوشکەم یەک قەڵەمی بۆمانەکری ڕۆژێکی خوشکەم قەڵەمەکەی گوم کردو ئەم بۆ ئەگریامە وت ناچم بۆ مەکتب پۆلی دوی سەرەتایی بوو ئەویت بۆ ناچێم وت قەڵەمەکەی گوم کردە بەچی بچم بۆ مەکتب بۆ داوای لێبوردنمان لێ ناکەن لە چی ئەترسن پەرلەمانتارەکان و حزبە سیاسیەکانی کورد لە چی شتێک ئەترسن ئێمە بەڵگەمان هەیە ئەمە گۆڕەکانە ئەمە ڕووفاتە ئەمە گۆڕە لەوێ ئەوە لادێکانە بە ڤیدۆ بە کامێرا هەیە بەڕێزم بۆچی داوای لێبوردنمان لێ ناکەن بۆ قەرەبووی کە سوکار ئەنفال ناکەن و بەسیترین مافە بۆچی نامانکەن بۆچی یەکدەنگنین من هیوادارم یەکدەنگ بین ئێمە خۆمان دروست کردە قوربانیمان داوە بێ باوکیمان چەشت وڵاتمان کاول بوو لە شوێن و ڕێی خۆمان دابڕین هاتینە ئۆردوگایەکی زۆرم لێ ئەژین لەناو خانوویەکە بەڵام ئەوان ڕۆیشتەتە ئەوێ لە چیە ترسن با دانشن با قسە بکەن با یەکدەنگ بن داوای ئێمەشە لەوە ئێمەشۆ داوایان لێک من ئەو داوامە هەیە ئەمە یعنی مافێکی سەرەتای خۆمانە ئەمجا با بینەوە سەر پرسیارەکە ئێمە دراوسی عەرەبمان هەیە خوێندکاری عەرەبمان هەیە لە مەراسیمەکانە بەشدارن من پێت ئەڵێم کوردیش خراپی تیا بوو سەبارەت بە مۆزوعی ئەنفال تێمانە نەبوو جاش و مستەشارمان نەبوو لەوانەی سەبڵی تۆژێرێکی دەرونیە بەڵام بەزە برۆ قساکات بەڵام بیرمە دایکم باسی کردی مستەشاری باوکی ئێمە ڕادەست کرد بینیشمان چی بۆ کرا لە پرسەکەیە بەداخەوە باشە ئەمەشە ئەمە قەیناکە ئەمە ڕۆیشت بەڵام ئەمە نا ئێمە هەموو عەرەبێک بە خراپ نازانین ئێمە پیان ئەڵێن برا عەرەبەکان برا تورکمانەکان برا شینەکان وتم ینی ئەو پرسیارشکە کردم وتم دەممان وان ڕاهاتوو زمانمان وان ڕاهاتووە کە ئەوە بڵێن ئەیژنە خۆی دەسەڵاتەکە بووە کە ئەم تاوانەی ئەنجامژنە هاوڵاتێکی عەرب لە بەسڕە هیچ تاوانێکی نییە بەڕاستی یانی عینەن کوردەکەی خۆمانەکە ئەوش تاوانی بەرامبەر ئێمە زۆر ڕێزمان لە خوێندکار و دراوسی عەرەبەکان گردووە هەر ئەوەش جوانی باسی پرۆسەی ئەنفالمان زۆر بە جوانی بۆ کردوون لە مەراسیمی ئەنفالە ئەیانکەینە یەکێک لە خوێندکارەکان و یانهێنینە پێشەوە و شتێکە دەینە دەستیان ئەڵێن توش بەشدار بە لەو مەراسیمەی کە بەسەرمانە هاتووە ئەوانیش خەمبارن بۆ بارودۆخەکەی ئێمە کاتەمە خۆی لە خۆیان پامێکی جوانە بە دنیاییەوە بەڵێ دنیاییەوە کاتی بەرنامەکەمان ئەوە نەماوە ئەمێ کاک وهاب لە جەنابتەوە هەم دواقسەی خۆت لەسەر ئەمڕۆ لەسەر ئەم یادەوە لەسەر کۆی پرۆسەی ئەنفال و جینۆساید پێمان من داواکەم لە کەسوکاری ئەنفال کراوان ساڵانە یادەکە بەرز ڕابگرن ئێمە ئەمە پرسەی ئێمەیە پرسەی کەسوکارە ئازیزەکارمانە ڕێگری نەکەن لە هەر کەسێک کە دێت بۆ پرسەکارمان لە ڕابردووە پرسەکانی ئێمە خەک لە ئاستی باڵا و دام و دەستگاکانە هات بەڵام بەداخەوە لە ئەنجامی هەڵەی هەنێ لە برە خوشکەکارمان ئێستا ئەو گەرم و گوڕی موسسە ڕسمیەکانی پێوە دیار نییە دوو داواکارین ئەنفال جارێکی تر دووبارە نەکرێتەوە هەرچەنە من خۆم پۆستی حکومیمەیە بەڵام کە تەرخەمێکە لە حکوومەتی هەرێم ئەنفالکردنی شەنگال یەکێ لە هاندەرەکانی ئەو بوو کە تۆمەتبارانی کەیسی ئەنفال دادگایی نەکران وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوون حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر ئێسک و پروسکی کەسەکانی ئێمە دروست بوو لە جیاتی ئەوەی ئەوان ڕاپێکی دادگا بکات پاداشتی کردن ئەوە بۆ ڕێخۆشکەرێک جارێکی تر هەم قاعیدە و هەم تیرۆریستەکانی داعش دەستیان بچێتە خوێنی خەڵکو و جارێکی تر شنگالیەکان ئەفالکەنەوە ئەگەر لەوێ یاسایەکی
تند لەگەڵ کۆنە بەعسیەکان و جاش مستەشارەکانە هەبوایە و دادگایی بکرایان جارێکی تر هیچ هێز و لایەنێک جورئەتی ئەوەی نەیەکرد دەست بۆ کۆمەڵکوژی بەرێت بەداخەوە. مامۆستا هێرۆ ئەگەر تۆ دوا پێیانمان پێ بڵێ بە کورتی لە ساڵاتی ئەنفالە. دەستان خۆش بێت بەرنمەیەکی جوان بوو. ئێمە توانیمان پێگەی خۆمان و توانیمان ئاشنایەتی خۆمان و توانیمان بەشێک لە قوربانیەکان و برینەکانی خۆمان لەم بەرنامە بخەینە ڕوو بۆ کۆمەڵگای کوردەواری، بۆ کۆمەڵگاکەی خۆمان، بۆ بینەرەکانمان. ئەوەی قسە بێما بێت ئەو بناڵانەی کە ئیسە من هاتم لێرە کە چەندین ئافرەتی ئەنفال ئەیانزانی کە من دێم بۆ بەرنامەکە قساکەم پامێکیان هەبوو ئەیانوت بۆ نمونە ئیساکە چەند کەس زیندان سیاسی بۆ بڕاوەتەوە ئەوانەی کە لە نوگرە سەلمان و ئەو شوێنانەیە بوون، بەڵام ئێمە هەمومان زیندان سیاسین کەماینەتەوە. پەیامێکیان هەبوو کە ئەمە بگەێنین هەمومان بە زیندان سیاسی بناسرێنین و حەقێک و مافێکی خۆمانمان پێ بدرێت. ئێمەش بە هیوای کاک فریاد دواپەیامی بەڕێستان ئەگەر بە کورتی پێمان بڵێ. دواپەیام وەکو کاگوها قسەیەکی کرد لەسەر بکەر و تاوانبارانی ئەنفال، من وەکو ئەفسەرێکی پۆلیس قساکەم. ئێستا کە من لەم بەرنامەیەم کە دەرەچم لە بەرنامەکە گەر تەلیفۆنێکم بۆ بێ بڵێ لە سنووری ناحەیەکەی من تەرمێک دۆزراوەتەوە، ئەوێ بچم بە دوای بکوژی ئەم تەرما بگەڕێم. هۆکاری کوشتنەکەی چییە؟ بکەرەکە کێیە؟ تا بکەرەکە نەدۆزینەوە هیچمان نەکردووە، کەم تەرخەمین. ئێمە 182,000 خەڵکمان لێ کوژرا. تەنیا باس لەوا کرێ 258 جاش و مستەشار هێشتان هیچ نەکراوە، هەمویان بە بەرچاومانەوە سوڕێنەوە. بەڵام زیاد لەو ژمارەیە. ئەو هەموو فێرخا، ئەو هەموو قاید فەیلەقا، ئەو هەموو ئەفسەرە، ئەو هەموو سەرکردایەتی بەعس، ئەوانە کێ لەسەر تاوانی ئەنفال دادگای کرا؟ تاوانی ئەنفال تاوانێکی زۆر گەورە بوو. ئەگەر بکرابە لەسەر تاوانی ئەنفال کۆمەڵی خەڵک بە دادگایی بگەیەنرایە، بەداخەوە ئەو جاش و مستەشارانش زۆری نیان ئێسش قوربانی دەستی ئەوەن ڕەنگە نەوەکانیان قوربانی بێ، کابراایەک ناوی هاتووەکو تاوانبار ڕەنگە تاوانەکەی نەکردبێ بچوایەتە بەردەم دادگا بسەلمێنرایە گەر تاوانبارە با تاوانەکەی بەسەر ساغ بایەتەوە و سزا بدرایە بۆی ببایەتە چاوشکاندن بۆی خەڵکێکی تر وەکو کاگوها بووتی نەیوێرە جارێکی تر دەست باتەوە بۆ جاشایەتی و بۆ خیانەتکردن بەرامبەر بە نیشتیمان و کوشتنی خەڵک. ئەمە نەکرا، ئەمانە کەم تەرخەمیە بەڕاستی هەم بۆ حکوومەتی عێراق و هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر لە سنوورەکەی منە ئەو کەم تەرخەمیە بکرێم لێم قبوڵ ناکرێ. هیوادارم حکوومەت لەسەرەوە بکە و هیوادارم کۆتا پەیامم سەرۆکی کۆماری عێراق کە کووردە داوای لێبوردن لە قوربانیەکانی ئێمە و لە قوربانیەکانمان و لە کەس و کارەکەمان بکە بۆی تاوانی ئەنفال و جینۆساید بناسێن. خۆی ئەوەی کە ڕاستە، بەڵام وەکو سەرۆک کۆماری ڕەنگە دەسەڵاتێکی میراتگیری ئەنجومەنی وەزیران هەر کامیان ئەو پێگەی لە ئاسی ئەو پێگەیە کە بەرپرسیارەتەکە لەسەر شانی کامیانە میراتگیری حکوومەتی عێراقیە ئەو کەسەیە، ئەگەر سەرۆکی کۆمارەوە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران. زۆر ڕاستە. سپاس بۆ کاک فریاد هیدایەت لە فشاری بنکەی پۆلیسی مەیدان و نەوەی ئەنفال، هەروەها بۆ کاک وەهاب ئەحمەد تاقانەی ئەنفال و بەڕێوەبەری ناحیی نەوجول و هەروەها مامۆستا هێرۆ سلیف مامۆستا و توێژەری دەرونی کە ئەمڕۆ لەم بەرنامەیە لەگەڵمانە بوون. خۆشەویستان، دەستگای میدیایی کورسات ئەمڕۆ بە درێژایی ئەمڕۆ لەگەڵتانە ئەبێ بۆ ڕووماڵکردنی هەموو مەراسیمەکانی کە بەڕێوە ئەچێت لە سەریادی ئەنفال و لەسەر جینۆسایدی کوردان. ئێمەش لەگەڵ ئاکان ئەمڕۆ بەرنامەیەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بمێنن بە خێر و خۆشی. شاد